بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ لە خزمەتتان داین لەم کاتژمێرە و لە کاتژمێری داهاتوش بۆ قسەکن لەسەر دوا پێشاتەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی ئێران قسە لەسەرەوە دەکەین دوای 29 ڕۆژ نەخشەی جەنگەکە چۆنە و بۆ چتاکو ئێستا گفتوگۆکان بە تاواتی بەرهەمیان نەبووە و قسە لەسەر مۆڵەتەکانی ترامپیش دەکەین کە بۆ ئێرانی دانابوو سەرتا سولەش کاتژمێر بوو دوای بووە 5 ڕۆژ ئێستا بووە بە 10 ڕۆژ هەروە قسە لەسەر هاتن ناوەی حوسیەکانیش دەکەین بۆ جەنگەکە لێکەوتەکەی چی دەبێ و قسە لەسەر بە ئامانجگرتنی کارگەی بڵین پۆڵا لە ئێران ئاسن و هەروە دامەزراوەکانی وزەی ئەتۆم هەروەها زانکۆکان قسە لەسەرەوەش دەکەین چی بە دووادادێت ئەم پرسە لەگەڕێک لە بەڕێزان مامۆستا هوشار عومەر عەلی هەروە دکتۆر فاروق محەممەد و کاک هەتوان عومەر قسەی لەسەر دەکەین زۆر بەخێر و سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا هوشار لە بەڕێستانەوە دەست پێ بکەین 29 ڕۆژمان تێپەڕ کرد لە جەنگەکە چی بەدی هات لە جەنگەکەەوە بۆ گفتوگۆکان تاکو ئێستش بڵێن بەرهەمی نەبووە هۆکارەکەی چیوا بڕیار بوو بە زووی دەست پێ بکە بەڵێ ئێمە سەرەتای جەنگەش گفتوگۆمان کرد ئەمریکا دیارە بەرنامەیەشیان هەبوو لەگەڵ ئیسرائیلە کە پێیان وە بۆ گەر سەرکردایەتی ئێران ڕابەر و بەشێک لە فەرماندەکان لە ناوبەرن بەتایبەت کە مانگی یەک خۆپیشاندان بوو لە ئێرانە ئەم حکوومەتە ڕوخەیە تەمان ئەو قسانی ئەو کاتە ئێمە کردمان زانیاری تەواومان نەبوو بەڵام لە هەندێک لە وتارەکانی خوانەوە وەرمانگرت و بەس دواتر نیویۆرک تایمز ئەمەی بڵاو کردەوە کە موساد راپۆرتێکیان ناوە بە ناتەنیاهو ئەوش قەنەعەتی بە ترامپ پێناوە کە ڕێگەی سەرکردایەتی ئەمریکا ئەو ئێران لەناو ببین خەڵک ڕابڕێ و ئەم حکوومەتە ئەگۆڕێ پلانی بیان نەبووە بەڵامەوەی گرنگە لە جەنگات و ئەبێ ئامانجی سیاسیت هەبێ ئەمریکا بەردەوام گۆڕان هەیە چکە وەکو دامەزراوەش قسە ناکرێت دۆناڵد ترامپ قساکە زۆربەی جار ڕۆژێک گۆڕینی ڕژێمە ڕۆژێک دانانی ڕابەرە ڕۆژێک ئەڵێ من هەموو هێزی دەریایی و هێزی بۆ نمونە موشکی ئێران لەناو بردو بەڵام ئێران هەر جەنگەکە ئاکات لەبەرەوە ئێستا زۆربەی ئەو کەسانی کە تەجروبەی شەڕی ئەفغانستان و عێراقیان لەبەرچاوە هەندێکیشیان باسی ڤێتنامیشەکان پێیان وایە تا زووتر ئەمریکا ئەم شەڕە کۆتایی پێبێنێت باشترە چکە ناتوانێت بگاتەوە ئەنجامانە و ترامپ پۆشی ڕۆژێکەڵێ بردمانەوە ڕۆژێکەڵی بینەوە ڕۆژێکەڵێ پێویستمان بە یارمەتی کەس نییە ڕۆژێکەڵی وەرن یارمەتیمان بناتەوە ئەوانە ئەوەی پەیوەندی بە گفتوگۆوە هەیە دۆناڵد ترامپ خواستەکانی زۆرە یعنی ئەو پەڕی داواکاری هەیە بۆ 15 خاڵی ناردووە کە ستیڤ ویتکۆف لە کۆبوونەوەی کابینی ئەمریکایە ئەوەی پشتڕاست کردەوە کە ئەمەیان ناردەوە بۆ ئێران لە بەرامبەرە ئێران ڕازێ نابێت چکە خولی گفتوگۆکان پێشەوەشی کە جەنگەکە دەست پێ بکات عێراقی بە ویتکۆفی وتبووە ئەم ویتکۆف خۆی ژێڕایەوە کە ئەوەی کە ئێوە بە جەنگ نەتانتوانیەوە بەدەستی بێنن ئێمە بە گفتوگۆ ناتان بینێ لەبەرەوە ئێران ڕوونە لە ڕۆژێکەمی شەو ئێمە لێرە وتمان شەڕی سیاسی شەڕی ئابووریەکە چکە ئەزانێ ڕوبەڕوویان ئەم شەڕە ناتوانێت ڕوبەڕۆی ئەمریکا بێتەوە و هەموو ئەو شتانەشی کە ئەوترا لەوەی زۆربەی بنکەکانی ئەمریکا بێکاریگەر بوون تەنانەت کەشتیە فڕۆکەوان هەڵگرە گەورەکانی ئەمریکا زیانیان پێگەشتووە ڕادارەکانی ژماری زیانەکان لە ناوچەکە و لە ئیسرائیلیشات زۆر زیاترە لەوەی کە ئەوترێ ئێستا خۆیان وردە باسیەکەن باش بۆ یە گفتوگۆ ناگەنە ئەنجام چونکە دۆناڵد ترامپ هەندێک شتی وتووە هەندێک ئامانجی بۆ خۆی داناوە بەدی نایێت ناوەڵێ ئەبێ بەبێ مەرج تەسلیم ببن ئێران مستحیلە تەسلیم ببێت چکە دوای چی ینی خۆی عادەتەن ئەگەر ئێران بیویستایە نەرمی بنوێنی یاخود هەندێک سازش هەیە بیکە پێش جەنگەکە کە تازە جەنگ بووە ئەڵێن ئێمە ئەبێ بەردەوام بین بۆی دڵنیا بین لەوەی جارێکی تر ئەمە سەر هەڵ ناداتەوە چونکە ئەگەر ئێستا ڕازی بین بۆی کە ئاگربەستێکی تر ببێ وەکو پار دوای 6 مانگ ساڵێکی ترکە خۆیان پڕچە کردەوە جارێکە پەلامارمانێنەوە لەبەرەوە زەماناتیانەوێ داوای قەرەبووەکەن و پێشان وایە ئێستا لە بردنەوەیان هەندێشتی زۆر سێر لەم شەڕەیە بۆنە ئێران لەوەتەی هەوڵدا بە ڕێگای دیبلۆماسی ئابلوقی لەسەر لاچێ بەتایبەت مۆزوعی نەوت و ئەوانە ئێستا ئەمریکا خۆی ئابلوقی لەسەر لا بردووە بەڵێ ئێرانی سە بە نرخی تەواو ئەیفرۆشێت ینی ئەمە وەزیری خەزیێنەوتی حرەکەیەکی کۆنفو هەیەوتی ئەم ئەویان لەگەڵاکەین بە نەوتی خۆیان ڕێگریەکەین لەوەی کەوان ئەوە بن بۆین چکە دۆناڵد ترامپ ناوێت نرخی نەوت لە $100 زیاد بکە چەند هەوڵێکیشی هەبووە لەوەی کە کاتی داناوە بۆ ئێران دوای ئەڵێەوە ئەیوەستێنم هەر بوو ئەوەیە کە نرخی نەوت نەچێتە سەروی $100 بەڕام
هەموو ینی بەرپرسە دیارەکانی بۆ دەستگا گەورەکانی ئابووری لە ئەمریکا لەو ڕۆژانەدا سەرۆکی بانکی ناوەندی یەکێتی ئەوروپا لاگارد کە پێشتر لە بانکی ناوەندی IMFش بووە ئەڵێن هێشتا کە بازار تێناگا خەڵک تێناگەن لە کاریگەری ئەم جەنگە چەندین ساڵی ئەوێت چونکە بەشێکی زۆر لەو ژێرخانی وزەی لە وڵاتانی کەنداوە لە ناوچووە بە شەو ڕۆژێک دروست ناکرێتەوە کاتێکی زۆری ئەوێت تا دروست دەکرێتەوە لەبەرەوە بەمنەوە بەردەوام بن و ئێرانەکان ڕوانی نیشان وایە ئەمەی دۆناڵد ترامپ کە ئەڵێ کاتی زیاد دەکەم 10 ڕۆژ و 5 ڕۆژ و ئەمە هەمووی وەکو ئۆجارانی تر فێڵە بۆ ئەوەی سەربازەکان بگەن بە شێوەیەکی زەمینیش هەرش بکرێتە سەر ئێران لەبەرەوە متمانە سفرە لە نێوانیانە متمانە سفرە باشە دیمە خزمەتکار تۆ جنابیش بەخێر بێ دەمەوێت بەڕێز بزان بەسەرهاتن ناوەوەی حوسیەکان پێشاتێکە بوو دوای نزیکەی مانگێک ئەمڕۆ 29 ڕۆژە ئەمڕۆ بڵێن دوێنێ شەو حوسەکان پەیامیانە بوو ئەمڕۆ یەکەمێریشیان کرد بۆ سەر ئیسرائیل حوسەکان کێن و ئایا بۆ درەنگ هاتن ڕۆڵیان چی دەبێت لەم جەنگی کاتونە ناوە بەڵێ بەنای خۆی گەورم ناسڵاو جنابتان سواز بۆ بینیران بەخێر بێنە زۆر سواز طبعاً وەکو چاڕوانەکە لە کاتی پێویست و گونجاوە کە حوسەکان جوکیژی لە هێزەکانی کە توانین بڵێ هاوپەیمانی ئێرانە لە کاتی گونجاو چاڕانە کە بێتە ناو جەنگەکەەوە بۆیە فعلەن دوای نزیکەی مانگی یاخود 20 ڕۆژ بەس تێبڕسە جەنگەکەدا و دوای ئەوەی کە کۆمەڵک ئەگەر و ئاماژە لە ئارادا بوون لەوانە کە هەوڵەگەەوە بۆ دروستکردنی هاوپەیمانی لەلایەن بۆ نمونە ئیمارات بەتایبەتی و بەحرین و ئەمانە بۆی کە هاوپەیمانێکی دەریایی دروستکەن بۆ کردنەوەی گەروی هورموز یاخود بۆ بەرامبەر بە ئێران لەو لاشەوە تا داهات هێرشەکان بۆ سەر ژێرخانی ئابووری و ژێرخانی وزە و کارەبای ئێران ئەبین بینمان کە لە ڕۆژی ڕابردوودا زۆر بە چڕی بردومانی ئەم شوێنانە کرا لە کۆمەڵی کارگی ئاسم لە کۆمەڵێک ژێرخانی وزە ژێرخانی کارەبا بێگومان ئەمەش هەمووی کە ئیسرائیل و ئەمریکا با بڵێن پەیامی خۆیان یەکەم هێرشانە دەکەن ئەتوانین بڵێن بەجێ لە جوگانە تەسبیحێکی زیاتر بکەن و گورتێکی زیاتر بۆ شوێن بۆی کە ئێران بێنە ژێرباری ڕێکەوتن ئەمە لەلایەک لایەکەشەوە کە دۆناڵد ترامپ 10 ڕۆژی زیاد کرد بۆ کاتی با بڵێن دواوادی بۆ ڕێکەوتن ئەمەش دەفەدەوە بۆ ئیسرائیل کە بتوانین لەو 10 ڕۆژەیە کە ئەوی کەماوە بتوانین لە ژێرخانی ئابووری وزەیەکی ئێران کە ئێوێ بیپێشی ئەگەرچی بۆ منە کە بەڵانەکەوا بکە لە مای ئەو 2 ڕۆژەدا لە ژێرخانی وزە و یاخود کارەبای ئێران نەدرێ بۆیە کە تا داهات باڵیۆکە بەرەو تەسعید دەڕۆژ بۆیە ئەمە ئەو کاتە بوو کە حوسەکانە پێویستیان زانی کە بێنە ناو جەنگەکەەوە هەروەک چۆن لە دوێشەوەی ڕابردوو کە وتەبێژیان قسەی کرد کە ئەمانی ڕاگەن کە لە حاڵەتی دروستکردنی هەر هاوپەیمانێکە یاخود بەردەوامبوونی جەنگەکە و کاتی مەدەی ناو جەنگەکەەوە دەزوەردانەکەین فعلەن ئەم ڕۆژ بەرەبەیانی دەزوەردانیان کرد کە موشکیان ڕاستی ئیسرائیل کرد وەکو پەیامێکە ئەوانیش داخلی شەڕەکە بن لە کاتێکیان چی دەبێت حوسەکان لە یەمەنن ئەگەر ئەوان هاتوون هیچ لاکێشەی جەنگەکە دەگۆڕێ یاخود لێکەوتەکەی چی دەبێت لەسەر جەنگەکە بەڵێ بێگومان کاریگەری دەبێت بەتابێت چونکە هەڵکەوتە و شوێنی جیۆپۆلیتیکی یەمەن و ئەو ناوچەی کە حوسەکان کۆنتترۆلیان کردووە دەڕوانە بەسەر گەڕی بابل من دەبە ینی ئەمە بێتە ئیزافەیەک بۆ ئەو گەماروی یاخود بڵن ئەو بربەسی کە ئێران لە گۆری هورموز دروستی کردووە ئەمەش هەڕەشەیەکە کە نزیکەی لە سەدادەی یاخودن کارەسا دروستەکە چکە ئێستا ئەوەکو بەدیلێک بەکارێنی ئەوێش بگیرێت بۆ ئابووری جیهانی بەڵێ کارەسا خۆیگەر دواتر بۆ منەوەی کە بەگەری هورموز شادێت بەشێکی ڕێ بکرێتەوە ئەوێ بە باولمەندە با بڕوات بەڵێ بەڵام ئێستا سعودیا بۆری نەوتی خسۆتە کار بەشێک لە خەلیج جیهانی بە بەدیل و بەتانکەروان لێوە وزە بنێت ئەگەرەوە بگیرێت ئەمەکان ئەوش نیوی دەنیرێن بۆ منە سعودیا سەرود 10 میلیۆن بەرمیل ڕۆژانی هەبوو سا 5 لیۆ ئەنیرکات لانەکەم سعودیا خۆی 5 وەسڵاوە جگەلەوەی کە وڵاتانی دیکەی سەر کەنداوە کاتە ئەمە ئەگەر بێتە سەر ئەوەی کە بتوانێت گەری ماوەلمەدە بیگرێ یاخود لانی کەم کێشە و گرفتی بۆ دروستکەوە دڵنیایی نەبێت بۆ ئازادی بازرگانی بێگومان ئەمە ئەو کارەساتی کە هەیە ئەو ئابووری و هەڵشانی نرخەکە هەیە زۆر زیاتر دەبێت کەمەش پێچوانی خواست و بەژێوە لە قسەی وتەبێژەکان دەخوێنرایەوە کە ئەگەر دەریای سوور بەکاربێن لێ دژی ئێران یان وڵاتانی تر بچن ناو شەڕەکەوە ئەو کاتە کێشە دروستکەن بۆ دەریای سوور و بابلمەندە نەک دەریاسەوە باسی هاوپەیمانی کرد هەر هاوپەیمانێ واتە جگەر لە ئەمریکا و ئیسرائیل هەر وڵاتێکی بێتە ناو شەڕەکەەوە دژی ئەم دوانە پێم بۆ سعودی و ئیمارات بۆ سعودیا بۆ بەحرین بۆ ئەم وڵاتانی کە لە هەوڵەوەدان کە هاوپەیمانە دروستکە دژی ئێران واروان ئەوە شیوە کە لە حاڵەتی ئەگەر شێرشەکان بەردەوام بن یاخود بۆ شیوە کە ژێرخانی وزە و ژێرخانی کارەباوە
پیشەسازی ئێران بکرێتە ئامانج ئەو کاتە دەسەوەسان ناوەسێ ئەو بیدمان ئەمبانێک کە پەیامی خۆی نارکە بەس بۆچی لێکم ئامانج ئەوان بڵێن هێرشیان کردە سەر ئیسرائیل بۆ هێرش ناکەنە سەر جارە ناوێنن ئەو کارتە بەکار بێنن هێرش بکەنە سەر بابولمەندەب یان کەشتێکان یان هێزەکانی ئەمریکا بۆ یەکەم جارێشیان کردە سەر ئیسرائیل حوسەکان ئێستا ئەمڕۆ هێرشیان کردبوو بەڵێ تەمان ئەوان ئەم هێرشیان کرد وەکو ئەوەی کە ئێمە ئابادین ئەو وعدەی کە داوامانە جێبەجێکی لە حاڵەتی کە ئەگەر شەڕەکە تەسعید بێ و ئەگەر وڵاتانی دیکە دژی ئێران هاوپەیمانی دروستکەن ئەو کاتە واتە سەرەتا نایەوێ گەری باولمەندە بگرێ بەڵکو ئەگەر شەڕەکە زیاتر بەردەوام بوو زیاتر تەسعید بوو ئەو کاتە ئەوە ڕەشەی کە کردی هەوڵەدا کە جێبەجێکە لە لایشی دیکەش ینی ئاماژەیەکی ژەیە کە هەنێک پێیان وایە کە ئەم هێزی ئەمریکا کە بەڕێوەیە بە دوور نازانێکی لە ئامانجەکانیش گەری باولمەندە بێ بڕیاری ئەنجومەنی ئاساییشی هەیە پێشتر لەبەرەوە بەڵێ پێشتر براوی ئەنجومەنی ئاساییشی هەیە بۆ گەڕانەوەی حکوومەتی یەمەن بۆ حکوومەتی شەرعی و ئەو جەنگە و جاری پێشوش کە بابلمەندەم کێشەی بۆ دروست بوو میسریش زیانی زۆر میلیارەها دۆلاری کرد لەبەرەوە ینی تقریباً ئیسرائیل استراتژیەکەی وی ئەگەر ئەمریکا و ترۆمپی شتاتیان نەگەیشتە بێ هەموو ئەم وڵاتانە کۆکاتەوە چکە ئەم شەڕە خۆی تا ئێستا کردی هەدەفەکانی نەپێکاوە بەتەنها ئێستا ئەمریکا هاتووە نەیپێکاوە وڵاتانی عەرەبی تێبێ پێکەوە بە یەکجاری ئەم مەترسیانە بەڵێ بڕای هەیە براگە ژمارە پێما بێ 2216 کە دەرچوە لە نەتەوەگرتوەکان وە ئەو کاتە پێویستی بۆ مافقی کۆنگرسیش نابێت کاتە ئەمە بەڵگێکی بەدەستەوە بۆ ئیدامەدان بۆ شەڕە بووە وەکو کاریگەریان دەبێت وەکوی کە ڕێگری لە مەشوی یاخود پامێک بنێرن کە ئەگەر حاڵەتی وە ڕوونەدا بۆیە ئەو پەیاماندا کە دێنە ناو جەنگەکەوە سوپاسیم کاکەتمان جەناویش بەخێر بێت ئەگەر شتێکت هەبێت لەسەر حوسەکان و بابلمەندەب دواییش بینە سەرەوەی کە بۆ چەم جارە بڵێن وێستگەی ئەتۆم ئەو وێستگەی ئاوی قورس ئاراک و ئۆزەم لە یەزت کێکی زەرد خەندان لە خەندا بوو لە عێراق ئەوانە بردمانیا بوو کارگەی ئاسون و پۆڵا بۆ بە ئامانج دەگیرن سەرەتا سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵم جارێکە لێرەم میوانم لە کەناڵی ئاسمانی پەیام و لەگەڵم هاوڕێ خۆشەویستانەیە قسەیەکی زۆرەکرێ لەسەر ئەم جەنگە ئەوەی هەیە تۆڵێ ڕوونکردنەوەکانە و تەحلیلانەی کاکرێت تەحلیلی استراتیژی نین ڕێزمێ وە کاک تۆروان مەخسەب لەم مێزگردن نییە بەشێکی زۆریەوەی لە کوردستانەکرێ زیاتر هەواڵەکان قسەکردنە یان شیکردنەوەی هەواڵە بە تایبەتیش فاکتی هەواڵەکان ئەو فاکتارن کە لە ناو ئەمریکا خۆشیات تۆزێ بێاحتیبارن ئەمڕۆ بۆیە بەشێکی زۆری کۆنگرێ زمانەکانەوە و کاکتۆر باسی کردی ئێمە ئێستا زیاتر گوێ لە میدیای ئێران یەکرین بۆی حەقیقەتی ڕووداوەکان بزانین مەشتێکی سەیرە بەنسبەت مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا قەت شتی وا ڕووی نایەوە بەنسبەت هەموو ئۆپەراسیۆنێکی سەربازیەوانێ بە تایبەتی بەنسبەتی ئەمریکاوە جاکە باسی ئەمریکاکەین تا ڕادێکی زۆر ئیسرائیلیش هاوستراتیژ ئەبێ ئەم هاوستراتیژەی ئیسرائیل و ئەمریکا لەبەر یەک هۆکارە لەبەرەوەی بنیادی دامەزراوەی سەربازیان تا ڕادێکی زۆر لێکەوە نزیکە کاکتۆ ڕەنگ بێ شارزایی ئەم بابەتی هەبێ کاکتۆ فاروقیش کاتێ دەوڵەتێک کۆی پرۆسەی سەربازی خۆیان ئەو چەک و ئەسلحە و بوارە تەکنۆلۆژیانەی کە وەری ئەگرێ لە دەوڵەتێک کە تا ڕادەیەکی زۆر لە ڕووی استراتیژی سەربازیەوە نزیکە بێتەوە لەو دەوڵەتەی کە هاوبەشی چەکی هەیە لەگەڵیان لەبەرەوە ئیسرائیل و ئەمریکا نزیکەیەکی زۆریان هەیە لە ڕووی استراتیژی سەربازیان ئەم بەنسبەتی ئەمریکاوە ئەگەر باسیکەین هەموو جەنگێک سێ ئامانجی هەیە هەموو جەنگێکی ئەمریکیەوانی کە لە ڕابردوو لە مێژووی جەنگەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کراوە سێ ئامانجی هەیە ئامانجی ئۆپەراسیۆنی ئامانجی ئۆپەراسیۆنی بریتە لە تیرۆرەکان بریتە لەو کوشتنانە بریتە لەو ئامانجە سەربازیانی کە لە وڵاتێکا دیاریەکرێەوە کۆی کە هەموو ڕێسنت کۆم باسیەکاڵێت 1000 ئامانجمان پێکاوە ئەمە لە چوارچەوەی ئامانجی ئۆپەراسیۆنیدا وە کۆی کە ئامانجەکان بەڵێ دوور و درێژن لایانی سەربازی ئۆپەراسیۆنی مەسەلەن زۆربەی کات ئەو شەخصە سەربازیەکانە قیادیەکانە فەرماندە سەربازیەکانەیە کۆمەڵی ئامانجی دامەزراوەی سەربازی و هەواڵگیری و سیستمی بەرگری و هەموو ئەمانێکەیە دوم ئامانجیان ئامانجی تاکتیکیە ئامانجی تاکتیکی خۆی لە بنەڕەتە ئامانجی تاکتیکی پایدار نییە کاریگەری لە ڕووی زەمانەوانێ لە ساڵێک بۆ 2 ساڵ بۆ 5 ساڵ ئەهێڵێتەوانێ بەڵام ئەوەی هەیە پایدار نییە مەگەر ئەم ئامانجە تاکتیکیانە گرێدراو بێ لەگەڵ ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی پابندکارە یعنی لە کۆتایی جەنگەکەی ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی ئەنجام بدرێت کە ئەنجام ئامانجە تاکتیکیانە
بەدی دێنێ لە جەنگەکە بەڵام ئەوەی هەیە بە جەنگم ئاماژ تاکتیکیانە لە ساڵێکەوە تا 5 ساڵ کاریگەری لە وڵاتەکە بەجێ هەڵێ بە نیسبەتی ئێران و ڕەنگە زۆر کەمتر بێ لە بەرەوەی وەکو پێشتریش سلمان دویانە ئەوەی هەیەە لە ڕووی تەکنۆلۆژیای سەربازی ئەوەی ئەتۆم و مەسەلی پەرەپێدانی موشەکی بالستیکیشەوە پرۆسەیەکی ناوخۆیە دروستکراوی ناخۆی خۆیانە ئەمانە ژۆ کۆی کە ئەگەر دیقەت بین لە چەند ساڵی ڕابردووە لە ئامان جێبریچەکانە لەم دانوستانەش بە وردی ڕەنگی داوەتەوانێت سێ ئاماجی تاکتیکیشان بۆ خۆیان دیاری کردووە ئەتۆمی موشەکی لەگەڵ ڕفتاری ناوچەی کۆماری ئیسلامی ئێرانە ئەمە بەنسبەت ئامانجە تاکتیکەکانە بەنسبەتی ئاماجە استراتیژەکانەوانێ ئاماجە استراتیژەکان ئەگەر هیچ دەوڵەتێکە هێرشێکەکە ئامانجێکی 100% بۆ خۆی دیاری ناکە بە تایبەتی ئەمریکا قەت مەسەلەن کە هێرشێکەکە ناڵێ ئەگەر ئەو شتە بەدەست بێنم ئەوە براوم ئەگەر بەدەستم نێنا دۆڕاوم بەڵکو ئامانجەکانی ئەمریکا ئامانجی زەویل مەراتبی پێڵم پلەبەندیە ئەگەر نەیتوانی 100 بەدەست بێنێ 7 ئەگەر نەیتوانی 7 بەدەست بێنێ 30 یعنی دڵنیا بە ئەم ئۆپەراسیۆنەش بە هەمان شێوە پلان ڕێژی بۆ کراوە ڕاستە بەشێکی زۆر لەوانە قسە لەوەکەن کە ئەمریکا بەبێ استراتیژاتۆتە ناوەوە استراتیژی ئەمریکی وازح نییە ڕێگەی چوونە دەرەوەی دیاری نەکردووە ئەم جەنگە بەبێ ئیزنی کۆنگرێ کراوە هەموو ئەمانە باس کراوە بەڵام بە دڵنیایی ئەوانەیە استراتیژەکان استراتیژی پلەبەندین جاگە پلەبەندیەکان بین شی بکەینەوانێت زیاتر مەسەرەن لە لێکۆڵەرە سەربازیەکانی ئیسرائیلەوانێ سەیری بکەین بۆ منێن کەمترین ئامانجی بەدەستهێنراوی استراتیژی بۆ ئیسرائیلەکانەوەیە کە ئێرانیەکان بگەینە دۆخێک بە جۆرێک شەکەت و ماندووی بکەن کە ئیتر ئەگەر لەم جەنگە بە سەلامەتیش دەربچێت توانای ئەوەی نەبێت جارێکی کە ببێتەوە بە ئێرانی ڕابردوو ئەوەی کە خۆیان ناویان ناوە استراتیژی هەڵکێشانی دانی پڵنگ بەنسبەتی ئێرانیەکانەوە بۆیە ئەوەی کە ئێستا ڕوو ئەیە لە ساحەکەیە بە تایبەتی ئەم لێدانانی ئەمڕۆ وا دەرئەکەوێت کە زیاتر ئیسرائیل بە ئاراستی ئەو استراتیژەیە ئەڕوایانی ئیسرائیلەکان تا ڕادێک ڕەنگە گەشتێتەوە قەناعەتەی کە کۆماری ئیسلامی ناڕۆخێت دوێنێ بەیان نامەکەی بەڵێ دوێنێ بەیان نامەکەی ئالزامیریش کە باسی ئەوەی کرد کە ئێمە ڕوبەڕووی داڕمانێک بووینێتەوە لەناو سوپای ئیسرائیلە دەلالت لە ماکە لەمە ئامانجە بەرزتر ینی بۆ ناگەر لە ڕووی استراتیژیەوە بۆ ناگەر نسبەی لە سایە 6 نسبەی لە سایە 7 بۆ ئەوانە ئامانجەیە کە بتوانن لە ڕێگەی ئەم لێدانەوانی ڕفتاری کۆماری ئیسلامیێران بگۆڕن گۆڕانی ڕفتاری کۆماری ئیسلامیێران بۆ ئەوان چەند نمونەیەکی بەرچاویان هەیە وەکو گۆڕینی ڕفتاری ئیمپراتۆریەتی یابان لە دوای شەڕیان گۆڕینی ڕفتاری ئیمپراتۆری ئەفونکە گۆڕینی ڕفتاری کۆماری میسی عربی لە دوای جەنگی ساڵ 1970 کە بە ڕێکەوتنامی کام دەیفر لە 1970 کۆتایی پێێن ئامانجی نان باسی تەسلیم بوون ناکەیت ئەوە حەزەکەی دوایی لەسەر و خاڵا ئەوەستی ئامانجی ئیدئال یا ئەوەی کە پێوترێ باشترین جۆری سیناریۆ کە ئەوان دایان ڕشت بێ ڕژێم چێنجە گۆڕینی ڕژێمەکەیە ئەوە دەیڤد بارنیاش باسی کردووە کە پلانەکەیان گۆڕینی ڕژێمەکەیەوە دەیڤد بارنیا لە ئەوەی ڕۆژنامەی نیویۆرک تایمز باسی کرد کە چووە سەردانی دۆناڵد ترامپی کردووە قەناعەتی پێکردووە کە بێتە ناوام جەنگەوە و پێیان وا بۆ لە جەنگێکی 40 بۆ 72 ساعتی ڕژێمەکە کۆتایی پێدێرانی ئێمە ئێستا ئەگەر بێت و خوێندنەوەیکی سەریع یان پێتێ کۆکراوێکی ئەوەی کە تا ئەم مانگە ڕووی داوە ئەوەیە کە تا ئەم دقی ئاماجی استراتیژی بەدەست ناتوە ئاماجی تاکتیکی جەنگی ئەگەر بەدەستیش هات بێ ڕێژەی مانەوەی کار لێکردنی ئەم ئامانجە لە ساڵێک بۆ 5 ساڵ زیاتر درێژە ناکێشێ هەروەکو ئوستاز لە شەڕی 12 ڕۆژە شابینیمان ئەوە بوو بەرپرسی هەواڵگەری فەڕەنسا راپۆرتێکی دوور درێژی نووسیوتی لە باشترین حاڵەتە لێدانی بنکە ئەتۆمیەکانی فۆردە و نەتەنس لە 3 مانگ بۆ 6 مانگ پرۆسی ئەتۆمیەکە دواخە ئەمە ئەوە پێکەپێتی ئاماجی تاکتیک پرۆسی موشەکیش پرۆسێکی زۆر دوور و درێژە مێژووی ئەوە ئەگەڕێتەوە بۆ سەرەتای جەنگی ئێران و عێراق کە کۆمەڵی موشکی سکۆتی جۆری بیوسیان وەرگرت بە تایبەتی لە ڕژێمی معەمەر قەزافی و لە کۆریای باکوور و لەسەرەوە پرۆسی کۆپی بەرداریان دروست کرد ئەوەی کە پێشوەتی مێشکی دروستکردنی پرۆژەی موشکی لێرانە سەردار حەسەنی تێرانی مقدم بوو لە ئۆپراسیۆنێکی هەواڵگەری لە ساڵی 2011 تیرۆریان کردەوە بوو بنکەی سەربازی پارچینیان تەقانەوە تیرۆری کرد ها ئیسرائیل دوایی ڕانەگەیان دوای ئوستاز کتێبێکیان دەرکرد کتێبێک تۆ دەست پێش خەریب بکە و یەکەم تۆ بیکوژە بە فارسی خوێندمەوە کتێبەکە ناوی بەرخی زۆ تۆ ئاڤال بکوش لە پێشا تۆ بکوژە ئەم کتێبە کتێبێکی هەواڵگەری خۆیان لە ئاعتراف بۆ پرۆسەیەکەن و ئاعتراف بە کۆمەڵی کردی هەواڵگەری کەشکرد چونکە یەکێک لە سیفەتەکانی هەر داگیر کە یەکێکە لە عەقڵەکانی هەواڵگەری مۆساد باسیەوە کاڵە شەردێکەیە بۆ ئۆپراسیۆنێکی مخابراتیەکەین هەر لە بیدایەتەوە دانی پیاوری نەکرێت لە ساڵی داهاتوو یا لە 20 ساڵی داهاتوو بە زەویل مەراتب ئەوە بەشێکە لە استراتیژی مۆساد و نسبەتی ئەمە ئەو ئامانجانەی کە بەدەستیەناوە لە چوارچەوەی ئامانجی ئۆپەراسیۆنیان
باشە تەجاوزی ئۆپراسسیۆنی استراتیژیان نەکردووە لە تاکتیکی شاجارە ماونەتەوە نتوانیوانە بگەنە قوڵایی شارە موشکەکانی ئێران نتوانیوانە بگەنە بەدەزێنانی ئەو 440 کیلوگرام یۆرانیەوە پیتێنراوی کە بە لە سای 6 پیتێنراوە نتوانیوانە ڕفتاری ناوچەی کۆماری ئیسلامی ئێرانیش بگۆڕن. ئەمە ینی ئەمە لە چوارچەوەی ئەکادیمی هەڵسەنگاندنی ئەم شەڕەوەی ئەمە بەبێ تەرەفگیری و بەبێ هیچ شتێکە ئەمە وەکو خزمەتی لەسەر بابوومەندە بەگەر قسە لەگەڵ کارگەی ئاسن و پۆڵەکە توت مامۆستا وشەر سەبارەت بە ماڵەتەکانی ترامپ بۆ چییە پێش ساعتی دیاری کرد کە کارەبای ئێران دەکات تا ئامانج دوایی کردی بە 5 ڕۆژ ئێستا کردی بە 10 ڕۆژ یاخود ئێستا بۆیە کە منی کاتی زیاتری هەبێت فشاری زیاتر دووسکە یاخود ئایا ترامپ دەیەوێت ڕێکەوتن کە سەرگەردانە یاخود توانیوێتی کۆنتترۆلی ئەم جەنگە بەرز خۆی بێ. ناو من بەسەوەی ئەلەکسیان گەرم کرد کە بەڕێوەبەری پێشووی MI6 دەستگای هەواڵگەری بەریتانیا ڕۆژانە لەگەڵ ئیکۆنۆمیست چاپێکەوتنێگەی ئەڵێت ئێران لە پێشترە و دەستی لەسەرەوەی بۆ شەڕ بەڵێ لە پێش مناخۆشەواڵێم بەسەڵێ لە دوای هەفتە و یەکەم و دوم هەفتە ئێران لەو ڕۆژەوە جوگرافیای شەڕەکە کۆنتترۆلەکە ئەوەی پەیوەندی بە دۆناڵد ترامپەوە هەیە گرفتەکە لە چیایە ئەوەندە شتەڵێ هەندێکی زۆری ناڕاستە باسانی جا ناکرێتەوە یانی ئێستا بۆ نمونە یەکێک لەو شتانی کە پێویستە لەسەر ئیدارەی هەموو حکوومەتیشی ئەمریکی ئەبێ بچنە کۆنگرێس هەم لە ئەنجومەنی نوێنەران هەن بە ئەنجومەنی پیران لیژنەی سەربازی هەیە کاروباری سەربازی هەیە ئەبێ بچن بە نهێنی شتەکانیان پێ بڵێن ئەمەن دامانە کە هێنە دەرەوە چ دیموکرات چ کۆماری ئەڵێن ئەم حکوومەتە نازانێت چیەکە پلانی نییە هەندێکیان نانسیمەیز بۆن لە دوێنێ پێرێ هاتو دەرەوە لە کوبنوویشی نهێنیوە ئاڵێت بەی شوێ من لەگەڵەوە نیم سەرباز هێزی هەرشی زمینی بکەین و سەرباز بنێرین بۆ ئێران بۆ نمونە ئەمە ئەتوانی ئەوە بخەینیتەوە کە یەکێک لەو شتانی باس کراوە ئەم بابەتەیە. دۆناڵد ترامپ ئەویست وەکو پار بێت پار زۆر سنووردار بوو بۆ من سەرتاشوتم ئامانجە استراتیژیەکانی لە پێکەوە پار لە فۆردۆیە چونکە ئەوان ئەو موشەکانیان هەیە کە بتوانین بگاتەوە ئاستا هیچ نەبێت لە دەواازەکانیان نا یەکسەر ڕۆژی دوایی وتیەوە شەڕەکەمان وەستان هەدەفی خۆمان پێکاو لە ناو برد و خاپورم کرد کە ناتەنیاهو ویستی بەردەوام بێ هاتە بەردەم تەلەڤیزۆنەکان وشەیەکی نەشیاویشی بەکارهێنا تووڕە بوو باشە و بە زۆر پێی شەڕەکەی پێ ڕاگرت بەڵام ئێستا ڕوون نییە ئەنی ئەوێت سەرکەوتن ڕاگەیەنێ بەڵام گرفتەکە لەوایە لە ڕۆژ یەکەم کە وتارەکەی یاوتی چی وتی ئەوە 47 ساڵە ئەم حکوومەتەوەکە ئەمریشیە کوژرێ ئێمە لە ناوێ بین سەرکردایەتەکەیەکە ئامانج خەڵکی ئێران ئەگەرێتانوێت ڕۆژێک بێت وەزعەکە بگرنە دەست ئەمە ئەمڕۆ ڕۆژتانە باشە ینی گوتارێکی یاد نزیک بوو لە گوتارەکەی جۆرج بوش لە 2003 کە وتیەوە ئێمە ئۆپەراسیۆنمان دەست پێ کردووە بۆ لە ناوبردنی حکوومەتی عێراق لە 2003 ینی هەستەکەی هەر ڕەفتار و گوتارەکانیشی زۆر لەوانە چێکاتی خۆی بوش 48 ساعتی دانا بۆ سەدام و کوڕەکانی وتی یان بڕۆن یان تەسلیم بن و نییە نەیان کرد. ترامپیش هەمان شتە ئەوەی کە کاتەکان دانا گرفتی دۆناڵد ترامپ بازاڕە چونکە ئەوەی کە ئەو بەڵێ ئەوەی کە ئەو زۆر لای گرنگە نەکات وزە ئابووری چونکە ئەمە تەنها وزە نییە یعنی بەشێکی زۆر لە مادەی بۆ پێداویستی کشت و کاڵی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەڕوا هیلیۆم یەک لە سەرسەی لە قەتەر بەرهەمهێنرێکە لە هەموو جیهاز و چیپێکی زیرەک وانەیە هەیە یعنی هەم تەسیری لەسەر هەموو شتێک اینجا تۆ کە سوتەمەنی گرانە بێ هەموو شتێک لە خواردنێکی بەسیتەوە بۆ سەرەوە گرانە چکە گواستنەوەکەی زیاتری تێچێ بۆ نمونە یعنی ئەمە هەموو من ئەوەی بۆیە ئەوەی کریستین لاگاردم باسکرد بەڕێوەبەری بانقی ناوەندی ئەوروپایە ئەڵێ ئاسەوارەکەی بۆ چەندین ساڵ بەردەوامە بێت چکە ئێمە تەجروبەی 73 مان هەیە بۆ ماوەی 100 ڕۆژ بوو ئەگەر هەڵدا بنەوە و 2 ڕۆژ 100 ڕۆژ بوو مۆزوعی نەوت بەکارهێنرا لە دوای شەڕی 73 هەتاکو 82 کاریگەری ئابووری لەسەر هەڵاوستان و هینی ئابووری مایەوە ئەوەی ئەمە ئێستا مانگێکە دیاریش نییە جا ئەم پرسیارە دۆناڵد ترامپ دەتوانێت جواب بێتەوە دۆناڵد ترامپ بە بڕوای من ئێستا حەزەکات ڕایگەێنێت چکە ئەو ئەگەر تێبینی بکەیت زوو پۆستەکە ئەڵێ ئێمە هێزی دەریایی ئێران موشکی فەرماندەیی بۆ نمونە هەموویمان لە ناو بردووە ئیسرائیل ئامانجی زۆر جیاوازە ئیسرائیل بە بڕوای من ئامانجەکەی ڕێگەوەی کەنەوەیەک بەرامبەر بە عێراق کرا ئێستا بەرامبەر بێرەکە ژێرخانی ئێرانە اینجا لە سەرەتای ئەم جەنگەوە بەشێک لە ئێرانەکان بە تایبەتی ئەوانەی خوان بەلایەنگری
دەسەڵاتی پاشایەتی و پەهلویەکان دەزانن دڵیان خۆش بوو بە مۆزعە. ئێستا دۆناڵد ترامپ دی ئەڵێ من هەرچی وزت هەیە کەمە ئامانج. ئەمە دۆناڵد ترامپ ئەگەڕێ بۆ نقطەی زۆعفی ئێران پێی وایە خۆی لەو هاوکێشە استراتیژیشە کە تۆ زەخت زیاد دەکەیت گەڕێی بۆ خاڵی فشار وی پێڵەن پرەشەر پۆین بە ئینگلیزی یعنی خاڵێک بدۆزیتەوە لەوێ ئیتر ئێران بڵێ کاکەگیان وەرە چیت پێ باڕێکەوی. گرفتەکە لەوایە ئەم بیرکردنەوە لە ناو ئێرانیان نییە بەتایبەتی تۆ ڕابەری ئێران زۆربەی فەرماندەکانی کردوتە ئامانج لە ڕۆژی یەکەمە مەکتەب بۆتە ئامانجا بە هەڵە بۆ یاخود بەڕاست بووە بۆ نمونە ئەو هەموو مناڵە کوژراوە. ئێستا لە شوێنە پیشەسازەکانی هەدەی ئێران ئێستا عقلی سەربازی بڕیاەدا و دوای ئەوە شەڵە کاکە ئێمە چی ماوە لە دەستی بین ئێمە بۆیە گفتو گۆمانە کرد بۆی هێرش نەکرێتە سەرمان ڕوویاوە ڕابەر سەلامەندیەوە ڕابەریشان کردوتە ئامانج سیستەم و نیزام پارێزراوە بێ ئەوە ڕۆژانە هانی خەڵکەدەن و ئەیانەوێت هەرچۆنێک بووە ئەم سیستەمە نەهێڵن ینی ئێرانیان خسوتە گۆشەیەکەوە لە استراتیجە زۆر هەڵە ینی لە سنزۆ بیگرە بۆ زۆربەی استراتیجە سەربازیەکان کە تۆ بەرامبەرەکەت خستە گۆشەیەکەوە ناچارە کرد تا مردن شەڕەکە. اینجا ئەوەی بۆ نائال زامیر دکتۆر ئاماژەی پێەیە ئەڵێ ڕێی سەرۆکەکانی سوپای ئیسرائیل لە کۆبوونی ئەمنی بچووکیان هەیە ئیسرائیل جگەل لە کۆبوونی فراوان کە ئیکەن هۆشداری یاوە کە من سەربازی پێویستم نییە سوپا لە مەترسیەوەی لەسەر لە ناوەدا بڕۆخ ینی ئێستا بۆ نمونە حەزب الله لە پاڵ ئیسرائیلایە جوگرافیاشی بەراورد ناکرێت بە ئێران بەراورد ناکرێت بە هەرێمی کوردستانیش سەرکردایەتەکەی هەمووی لەناو برا بەحساب هەموو ڕۆژی ئەمان بینی تەقینەوەی زۆر گەورە ئەبوو خەزلێنەی موشک و هینی ئەتەقانەوە حزب الله لە ماوەی کەما خۆی ڕێخستەوە بە گروپی بچوک بڵێ وە موشک ئەهاوێژێ باشە تۆ لە ساڵێ 2 ساڵ 3 ساڵە ئەمەد پێ نەکراوە بەرامبەر بە ئێران ناکرێت. ناتەنیاهوو دەمێکە خۆی وتی من 40 ساڵە بە دوای دەرفەتیشی وامەوە لەگەڵ هەموو سەرۆکانە ئەم هەوڵەی داوە ینی نووسینێکی زۆر دوو درێژ لە نیویۆرک تایمز هەیە لە بوشەوە کە چۆن اینجا ناتەنیاهوو زۆر واش تەسەڕوفاکە ئەو خاوەنی بڕیارە جارێک لە کۆبوونەوە بێ لەگەڵ کلنتن کە هێتە درەوە کلنتن لە بە ستافەکەی لێ ئەمە پێی وایە ئەو زلهێزەیە ئێمە زلهێزی ینی کە ئۆباما ڕێکەوتنی ئەتۆمی کرد ڕۆشتە کۆنگرس دژی سەرۆکی ئەمریکا وتاریە لە کۆشکی سپی قاتی خستە سەر قاچ هەرچی شتی تون دەیە بەرامبەر بە ئۆباما وتی باشە لەبەرەوە ئیسرائیل چۆتە شەڕێکەوە بە کورتی لە ڕۆژی یەکەمەوە نەتەنیاهوو توێتی منەمە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕم پێی ناکرێت چکە قەبارەی ئەوەی نییە ئێستا کە ئەمریکاش کراوە پێی ناکرێت ینی سەبوون ڕۆژەڵانی وڵاتانی کەنداو تیاماون بنکەی ئەمریکی لێ بوو قەرار بوو بیان پارێز ئێستا هەرچی بنکەی چۆڵات نەیانتوانی خۆیان بپارێزن کۆیتەکان بڵێن ئێمە موشەکە بە موشەکانی خۆمان کە کڕیومانە بنکەکانی ئەمریکا زۆربەی سەربازەکانیان بردەوە تۆ لە شوێنەکانی تر باشە قووەتی ئەم کەشتیانە بوو ناوێرە نزیک بنەوە کەشتەکان وەک دۆناڵد ترامپ خۆی ئەڵێت لە حەڤەلاوە هێرشیان کردو ناچار ڕامان کردو ڕۆشتین بۆ نەکەشتی جەنگی چونکە سروشتی جەنگەکە جیاوازە ینی لە دمێژووی جەنگە ئەم شتە زۆرە بۆ نە ناپلیۆن بە 9 ملیۆن سەربازەوە چووە رووسیا ڕاستە ئەڵێن کەشوهەوا و زستانی رووسیا دەوری هەبوو بەڵام رووسەکان یەک شەڕ نەبێ ئیتر شەڕی لابەلایەنێک ڕوبەڕوویان نەبوونەوە لە ڤێتنام ئەمریکا تووشی ئەم کێشەیە بوو چەند هێندەی دووەم جەنگی جیهانی موشک و بۆمبی هاویشت بۆ چونکە تۆ ئێستا فەرماندەیەکی ئێرانیە کوژی هی دەریایان کوشت بەیانی کەسێکی تر شوێنێکرێتەوە چونکە سیستەمێک هەیە کاری خۆیەکە لەبەرەوە دۆناڵد ترامپ ئەگەر بەدەست خۆی بێ بە بڕوای من ئەمڕۆ شەڕ ڕاگرێ من پێم وایە ئێستا بە دوای ئاگربەستێک هەیە ئەمە ڕەئیە چونکە زانانی ئەگەر ئێستا ئاگربەست ڕاگەرێت تا ڕادێک بازار هێمنە بێتەوە ئەو زیانە ئابووری زۆری نابێ مانگی 11 لە بەردەمی هەڵبژاردنایە بە پێی هەموو ڕاپرسەکان وەزعیان زۆر خراپە خۆی ئاستی پشتیوانی بۆی هاتوتە 120 بۆ 25 ئەوێ ئێستا ڕایگرێ لە سەروبەندی هەڵبژاردن جەنگە دروستکە بۆی ئەو جەوی جەنگەوە بەکاربێنێ بۆی کە براوە بێ لە کۆنگرێس کاکتۆر سەبارەت بە کارتەکانی هێدوورە ئێستا کارتیان بدەستەوەمەوە هەم ئەمریکا هەم ئێران دوای ژەگەر خوێنێک بۆ شەڕەکان بکەین لەو شەڕانی کە ئەمریکا کردویەتی لە مێژوودا سەرکەوتوو بووە ئامانجی استراتیژی بەرزهێناوە لەوەی ئێرانیشتی بەرزهێناوە وڵات تقریبان کارتەکان ئەو تا وردە وەرەقەکانیان کەشف دەکەن بۆ منەوە حوسیەکان لەسەر خەتن یاخود هەڕەشیان لەسەر خەت دەکەن لەو لاشەوە
ئەبینین کە ئەمریکا بەردەوام هەڕەشەی جیاواز دەکات کە ئەوەنە هێزمان بڕێوەیە کەشی سێمان بڕێوەیە ژمارەی هێزەکان زیاد دەبن فۆکسەکان سەر کۆمەڵی دوورگە و کۆمەڵی کەنارا و یاخود کە بە دوای ئەو یۆرانیەمەکەیانێ بیدۆزنەوە و بیبن بەرحاڵ ئەنی کارتەکانە بەرامبەرێکتر تا دێ بەکاری دێنەوە بە تایبەتی ئەوەی کە ترامپ هەڕەشەی پێکرد کە تا دە ڕۆژمە لێدا بوو دەستی پێکرد بە لێدانی ئەمەش بپان کارتێک کە ئەوێ ئێران بخاتە ژێباری فشارێکی قورسەوە کە کارگەی ئاسن مەسەلەن کارگەی پۆڵا کەمە بەشێکە لە ئەو ستاجی کە ئەمریکا ئەیگرێتە بەرامبەر بە ئێران کە لە حاڵەتی وەگەر لە کاری دانوستانیشە ئێران نەچێت دەژێ باری ئەوەی کە کوتایی بە پرۆگرامی بالیستەکەی بێنێ ئەم سەرچاوخاوەکەی لەناو بەرێ یاخود کەنی بکات و بۆی بە ئاسایی دوای نتوانێت کە ژماری زۆر موشک و موشک بەرهەم بێنێت چکە ئەو کارگانە کە ئاسن و پۆڵان لە دروستکردنی موشکە بەکاردێنن و ئێرانش پشت بەخۆیە بەسێ لە دەری وڵات نایهێنێ ئەمە لای کەشەوە کۆمەڵێک لە زانکۆی تارانی داوا بۆ زانست و تەکنۆلۆژیە هەنی کە ئەقلی زانستی و تەکنۆلۆژی ئێران یاخود ژێرخانی زانست تەکنۆلۆژی ئێرانیش لەناو بەرێ بەڵێ ئەنی کاتە ینی تەنان لە مؤسساتی عسکەری و ژێرخان هاتوو بە ژێرخانی تەکنۆلۆژیا و ئەقل و زانست جگەلێک کە دەڕابژە ئیسرائیل بۆ منە چەندی جار زانای ئەتۆمیەکان وە کەسانی ئەقلینەوەی ئێرانی ئەکردە ئامانج و لە ناوی دەبر کاتێ وای بکە کە لانیکەم تا چەند ساڵێکی تر ئێران ئەگەر لە دانستانیش ئەو مەرجە قبول نەکە بەڵام لەسەر ئەمری واقع بە ئەمری واقع ئەوی نەما ئەو توانای نەما بێت کە بتوانێت باسەنی ئەو پرۆگرامە ئەتۆمی موشکی وە بالستانی پەرە پێ بداتەوە بەنسبەت شەڕەکانی ئەمریکا لە مێژوو تا ئێستا طبعا ئەمریکا کۆمەڵێک ڕاستی ئەمریکا وڵاتێکی زرێزە ئەوە تایبەتی لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە زیاتر لە سیستەمی دووجەمسەری دوایەوەتەکان و وەک سیستەمی تاکجەمسەری توانیوەتی کە ئیداری سلاحەکان و ململانەکان بکە بەڵام مانای ئەوە نییە کە ئەمریکا چوو هەست شەڕەکەەوە سەرکەوتوو بێ ئەکرێ هەنێ جار بۆ منە لە ڕووی سەربازیەوە سەرکەوتوو بێ یاخود هەنێ جار لە ڕووی سەربازی و سەرکەوتوو نەبوو شکاوە وەکو بۆ منەوەی کە ڤێتنام بوون وەکوەوەی کە لە ئەفغانستان لە ئەفغانستان قسێکی بەخۆت یانێڵێ ئێوە سەعاتتان پێ ئێمە کاتمان هەیە لەبەرەوە هەرچاوین چاوەڕێکی بیست ناسی ساژ باسی کرد تۆ شەڕی ئەمریکا دێ شەڕی بەرەیەکە هێزێکی مدەڕەب و مجهز و و بە ئیمدادا دێ بەڵام ئەوان بوان لە بۆسەدان و ئەوان بۆ منە بە تایبەتی سیستەمی ئەو وڵاتانی کە سوپاکانیان زۆر بەهێزین یاخود لە هەنێ وڵاتەکە هێزی پەراگەندە هەیە ئەمە ئەتوانین بڵێن ڕەنگە زوو کۆتایی بێ تەوانە بۆ ئێران نە مەسەن بۆ منە عێراق لە ئەفغانستان بەڵام دواتر ناتوانێت کۆنترۆل بکرێ دواتر هێزی پەراگەندە گروپات و هێزی میلیشا دروزە بێ ئەتوانن کە ئەمریکا بە چۆکە بێنن بۆ منەوەی کە لە ڤێتنام و لە ئەفغانستان یاخود بۆ منە لە عێراق ئەتوانی لە ڕووی سەربازی و سەرکەوتوو بێ وەکو عێراق ڕژێمی عێراق بەعز بڕوخێنێ و لە دووسی هەفتەیە حکوومەتی عێراقی لە تقریبا لە 23 دەستی پێکرد لە 4 بەغدایان گرت و لە 22 زۆر بەش ڕاگەیاnkەوە پرۆسەی عراق کۆتایی هات رووسیاش تووشی ئەم کێشەیە بوو لە ئۆکرانیا بە هێزێکی زۆری یان بۆ سیستەمە کلاسیکی سەدەی 20 4 ساڵە جەنگەکە بەردەوامە کەواتە توانی زوو عراق بگرێ و واخڵێن ڕژەمەکە بگۆڕێ بەڵام ئەو ئامانجانی کە بۆی هات ئەو سەرەتا کۆمەڵی ئامانجی ڕاگەیان کۆمەڵی پاساوی هەبوو کە عراق خوانی چەکی کۆکوش و چەکی چینیە دوای خۆیانتیان وڵات نیەتی وتیان حلقەی وەسڵ بۆ لەبینی بڵین قاعدە و یاخود پێندی بە ئوسام بلاد و دوای خۆیان تیج بڕی کە نەدوزیوە ئاخر داوتیان ئەمانە عراق بە دیموکراتی بکەین دوای نەشتوانتوانی عراق بە دیموکراتی بکەن کەواتە بەڵام نەنە ئێستا باشە لە ڕووی دیموکراسی و خراپ نین هیچ نەبێت لە دەور و بەرباشتی بڵێ مەس منە ئەو ئامانجەی کە خۆی بۆ منە من قسێکی بێن بۆ قسێکی جۆرج فریدمان ئەڵێ با لە ستراتیژی ئەمریکاگە ئەڵێ ڕەنگە لە ئەفغانستان و لە عێراقە ئەمریکا سەرکەوتوو نەبوو بێ بەڵام مادام وڵاتانی ناوچەکە یەکگرتوونی دش بێکن ئەمریکا براوەیە ئەڵێ لە عێراقا نەمانتوانی سەرکەوتوو بین تەواو کتێبەی 2009 نووسیوە ئەڵێ لە عێراقا نەمانتوانی سەرکەوتوو بین بەڵام مادام موسڵمانان یەکتر دەکوژن بەهاری عەرەبی واشنگتن براوەیە کەواتە استراتیژی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بۆ ژیانی ئیسلامی ئەوەی کە پشێویە و هیچ شەڕێک بە چارسەکتایی بەعنی کۆنترۆلی ناکە تەواوی ناکە بەڵکو قەیرانی بە قەیرانێکی ئەسپێرێ کێشەیە بە کێشەیەکی ئەسپێرێ ئێستامێکە ئێران باش ئێران بۆ ینی دوای ئەوەندە خۆی برستەوە نەدا پەیوەندی بە
ئێران وڵاتێکە کە مێژوێکی دوور و درێژی هەیە و هەر تەنها جمهوری ئیسلامی و لە 1970 لەسەر حکمە وەلو کاتەوە ئیش لەسەر با بڵێن سەرەتای تەزدیری سەور دوای کۆمەڵێک هێزی وەلایی و کۆمەڵێک هاوپەیمان و لە ناوخۆی خۆشیدا بێگومان هەنی کە ئیشی کرد کە پێکانی خۆی بچەسپێنێ و بێگومان سوپای پازەرانیش هەر کۆماری ئیسلامی هێزێکی با بڵێن وڵاتێکی ئیسلامی و ئایدۆلۆژیە و مەزەبیە کاتەمە ڕۆڵی هەیە لەوەی کە تۆ بتوانانی تا چەند بەردەوام بی و بەرەگاری و مقاومە بکەی و هەروەها ئەمەکی ئێستا لە ئێرانە هەیە ئێران بۆتە یاخۆ بڵێن هەوڵی ئەوەیدا کە بێتە هێزێکی هەرێمی بەهێز ئەم بەرەنجامی چییە؟ بەرەنجامی جەنگی عێراقە خۆ ڕوخاندنی ڕژێمی عێراق کە ئەمە دەستکەوتێکی گرنگ بوو بۆ گەلانی عێراق بۆ گەلی کورد بە تایبەتی کەەوە ئامانجی خاموان و گەلی کورد بکە ڕژێمە بڕوا و بڕۆخێ بەڵام بۆ مای بێزکردنی ئێران مەترسی بوو قاسم سولەمانی باسێکاڵێ مەترسی بوو کردمان بە دەرفەت دوایەوە هەدەف ئەوان و سووریاش بوون بەس ئەوان دۆخێکیان دروست کرد خۆیان ساڵ بوون بەڵێ هەر ئۆباما لە کاتی حملەی انتخابی 2009 وتی لێدانی عێراق ئێرانی بەهێز کرد سوپاس دەکەم دێمە خزمەت کاکتوان ئەگەر شتێکت هەبێ لەسەر ئەو بە ئامانجگرتنی زانکۆکان کارگەی ئاسن و پۆڵا شتێکی شەو لەسەر بابلمەندە بۆ حسێکە نەگرێت جارە بەنسبەتی بابلمەندە بەوانەیە باش مجموعەیە خاڵەیە زۆر گرنگە خۆی هۆکاری لێدانەکەت ئەوە بووە کەوان پێیان ئەو قەنەعەتە بۆ کە لایەن دروست بووە پێیان وا بووە گەر ئێران لە ڕەسی نیزامەکە بدرێ ئەوان جاری پێشوو چۆن ڕێی توانیوانە لە بەشێکی زۆری فەرماندە سەربازیەکان سەرۆگەرکان و هەموو ئەمانە مەسەلا حسێنی سەلامی و ئەمیری حاجی زادە و هەموو ئەوانەی کە گەورەکان بوون بە حسابیان لێیانداوە و ئەم جارە لە ڕەسی نیزامەکە بن وە شێویانەژ هەیە کۆنتڕۆڵ ناکرێ کە تۆ بەڵێ تۆ کە ئەمە پیچەرەکەتە ئەمە وێنە گەورەکەت بووە بۆ ئێران یعنی حسابی مەجموعەیە دۆخی وردەکاریت نەکردووە پێ دوا بووە کە ئەم وڵاتە یەکسەر ئەگەر بژبێنێتەوە وەکو عێراق و لیبیا وایە بەڵێ ئەگەر بژمێنێتەوەوانێ استراتیجە سەربازیەکەی بە جۆرێکی ئینتیقامیە استراتیژی سەربازی ئینتیقامی استراتیژێکی زۆر کارایەکی زۆری هەیە بەڵام کە بوونەوەکەی 2 بۆ 3 ڕۆژ زیاتر ناکێشێ مەسەلەن ئەوەی هەیەانایی تەقێرن بەم بەراو بەو بەراو چەند موشەکێک و گومە زیاسی هەنێکی ئەگرێت و هەنێکی ئاوای لێت بۆ نمونە بەڵام دەرکەوانیە منەمە هەر چەند ڕۆژی یەکەمی شەڕەکەش بوو لێرە مقابلەیەک ماکردمان استراتیژی سەربازی ئێران لەسەر 3 خەڵ بنیادراوە یەکەم استراتیژی جەنگی نامتەقارن جەنگی نامتەقارنەوە کرێگەر ڕۆژی حەز بکەین بە ئیسراحەت لەسەر جەنگی نامتەقارن قسە بکەین لەگەڵ استراتیژی جەنگی موزاییکی چەند ئەمە شتێک بووە کە ئەمریکەکان بە هیچ جۆری حسابیان بۆ استراتیژی جەنگی موزاییکی نەکرۆ استراتیژی جەنگی موزاییکی بۆ چینیەکان ئەگەڕێتەوانێ قەنەعەتێکیان هەیە کە ئەبێ بۆ نمونە هەموو ئەو یەکە سەربازیانە هەموو ئەو هێزانە بۆ خۆیان لە ناو خۆیانە سەلاحیەتی تایبەتی خۆیان هەیە بەڵێ لا مرکزیەتێکی سەربازیان هەیە پرۆتۆکۆلی خۆیانیان هەیە زیاد لە 3 بۆ 4 دانە جێگیری خۆیانیان هەیە کە هەر کامێکیان کوژرا ئەوەی کە جێ بگرێتەوە بەبێ بگەڕێتەوە بۆ تجربەی سەدامیشیان بینی لە عێراق کە ناوەندی بوو هەموو شتێک خۆی بوو کە خۆی نەماییت نەما تجربەی سەدامیشیان بین جا ئەمە لایانی باشەی خۆی زۆر هەیە لایانی خراپەشی هەیە مۆزاییکێک بەنیت بە استراتیژی پلیکانەی مەسەلەی گەڕووی بابلمەندە بکە تا ئێستا نهاتوو بۆ ناوانێ پەیوەندی بە استراتیژی پلیکانەیەوە هەیە بۆ ئێمە بینیمان دۆناڵد ترامپ لەبەر ئەوەی ئەمان قەنەعەتی دۆناڵد ترامپ و ئیداری پنتاگۆن بۆ ئەم قۆناغە بە هیچ جۆرێک منم قسێ حەز ناکەم بەڕای قسەکە بەسم قسەی بەڕایەکەم بە هیچ جۆرێک لەسەر شەڕی درێژمەودا بنیاد نراوە بە هیچ جۆرێک لەسەر شەڕی درێژمەودا بنیاد نراوە ئەم وڵاتە هات بە شێوازێکی زۆر خێرا زۆربەی کارتە سەربازەکانی خۆی خسۆتەڕ مثلەن بۆ نمونە ئەمریکا بۆ بەناوبانگە کە استراتیژی سەربازیەکەی خۆی لەسەر ناوی جەنگی لەسەر کەشتی فڕۆکە هەڵگر و ناوی بچووک بنیانراوە مثلەن بۆ نمونە لە جێرالفۆرد و ئابراهیم لینکۆڵن بەهێزتر چی هەیە بۆ نمونە ئەوە لە جۆرج بۆش دێت بۆ ناوی ئەمە بەنسبەت ئەمە کارتی یەکەم کارتی دووەم لە فڕۆکەی F-35 بەناوبانگتر چی هەیە باشتری چی هەیە ئەوانە جەنەرێشنی پێنجەمی فڕۆکەی سەربازیە B2 B52 B1 زۆر پێویست ناکات لەسەر ئەو وڵاتە لەدەرەوەی جوگرافیا وڵاتە هەدەفێکێت ئەمە بەنسبەتی چونکە ئیسرائیلیش و ئەمریکاش بیرمان نەچێت بنەما ئاسمانین لە بەهێرشبردنە هەردووچیان ڕاستە ئەم ناوی جەنگی هەیە لەبەرەوەی ئەمریکا استراتیژە سەربازیەکەی بە جۆرێکە لە دەیان 1000 میل دوور لە وڵاتەکەی خۆی ڕێڕەوەکانی دنیا ڕێڕەوەکانیش کۆنتڕۆلگا لەبەر ئەم دوانە بووە لەبەرۆسرا وەکو باسمان کرد ئێران بە شێوازێکی پلیکانەی شەڕەکە وەکو ئەو شەڕناکە لە خیلالی 1 مانگە هەموو کارتەکانی خۆی بخاتە سەر ساحەکە ئێستا ئەوەی کە باس دەکرێت دوێنێ ئەو دیداری ڕافایل گرۆسی زۆر مەترسیدارە کە بڵاو بۆتەوانێ هەنێک لە شیکەرەکان وەکو
سەرەتا وەکو دەست پێشخەریەک بۆ بەکارهێنانی چەکی ئەتۆم و ئەوە باسییان کرد بە تایبەتی تاکردسۆنوانە بۆ لە بەرەوەی ئەمریکا کارتی پێنەماوە ینی ئەوەی کە باسەکرێت چەک و موشکی شتێکی تازی نییە کارتە سەربازیەکانی بەکارێنە لە فڕۆکە کەشتی بۆ ڕەهایەنە بەس وەکو کارتێکی استراتیژی بڵین تا ئەسا ئەمریکەکان نایخسۆتە ڕۆگە بیخەنەس ڕوو هاوکێشەی جەنگەکە ئاگۆڕێ نییە ئەمە یەک وەنیە بەڵام بەنسبەتی ئێرانەکان و ئێرانەکان وەکوتمان لە پێشترەوانێ دیارە ئەوان خۆیان ئامادە کردووە بۆ ئەم شێوازە لە جەنگکردن بە نەرمی ئەڕۆنە پێشەوە پلیکانە بە پلیکانە ڕۆنە پێشەوە قۆناغی یەکەمی جەنگەکە قۆناغی شۆکی جەنگی بوو زۆر قۆناغی شۆکەکە تێپەڕی چونێتە قۆناغی میلیتاریوانێ قۆناغی میلیتاری ئەوە لە دوای 4 ڕۆژی یەکەمی جەنگەکەەوە بە درێژای ئەم 26 ڕۆژە هیچ لایەک نەیتوانیوە ئیرادەی سەربازی خۆی زاڵکا بەسەر ئەویکە بەپێی پرۆتۆکۆلی ترۆدۆ کە پنتاگۆن خۆی دەری کردووە هەر لایەک نەتوانێت ئیرادەی سەربازی خۆی بەسەر لایەکی تردا زاڵکە جەنگ بەرەوچی ئەڕوا بەرەو درێژبوونەوەی کەوتێ ئەتریشن وار بەرەو ئەتریشن وار ئەڕوا نەستراتیجی سەربازی تەل ئەبیب نەهینی واشنگتن لەسەرەوە بنیاد نەنراوە کە بەرەو جەنگی درێژمەودا بڕوە کەواتە بۆیە جۆن میرشایمیر ئەڵێ مستەئسەلە ئەڵێ چەقیوە ئەمە زلکاوە لەبەر ئەوە میرشایمیر دوێنێ لێدوانێکی زۆر بەناوبانگی بۆ چاپێکەوتنێکی زۆر بەناوبانگی ئەڵێ من لە دەرئەنجامی کۆتایی هاتنی ئەم جەنگە زۆر ئەترسم لەبەرەوەی من گەشتووەتە ئەو قەناعەتەی کە نازانم ویلایەتە یەکگرتووەکان چەکێکی ماوە بەکاری بێنێ بۆیە من ئەترسم بژاردە خراپەکە بەکار بێنێ ئەمە بەنسبەتی و شارزای پیونێ دەوڵەتەکە بەڵێ ئەو خاوەنی کتێبی لۆبی زایۆنیزم لە ئەمریکایە یەکێک لە زانەکانی بواری پێنەوەڵەتەکان لە بواری ڕیالیزمی نوێ ئەی پێوتێ ڕیالیزمی تاجم بەنسبەتی باش تۆرەوەیە ئەگەر ترەمپ زۆر بێ بیباتەوە ناتەنیاهۆ یەک شت ماوە چەکی ئەتۆم یا چەکی ئەتۆمی تاکتیکی بەکاربێنن چکە من ئەو قسەیەک جار کردووە بایدن کە لە سۆرۆکایەتی نەما چاپێککەوتنی کرێڵە بە ناتەنیاهۆ و سەرەتای شەڕ کە غەزە 7 ئۆکتۆبەر ڕوویە کە تۆ ناتوانانی بچی بە فەرشی هەموو غەزە و بردومانکی ئەڵێ پێوتم بۆ ناکات ئێوە لە ئەڵمانیا نەتان کرد ئێوە چەکی ئەتۆمتان بەکارهێنە لە یابان چکە یابانیەکان ینی خەڵک نایزانێ بۆمبیان هەڵا خانوشتی تۆشو هەمووی تەختە بوو لە ژمارە ئەو کەسانی لەو ئاگرانی ئەمریکا بەوەی بۆم بۆ خستەوە زۆر زیاتر لەوەی کە لە ئەتۆمەکە کوژرا بەس هەر تەسلیم نەبوون حسابیان کەوتیان ئەگەر بچین داگیری کەین ژمارەیەکی زۆر سەربازی ئەمریکیە کوژرێت بۆیە ئەتۆمەکەیان بەکارهێنا دوایەوە بوو ئیمپراتۆری ئەو کاتیابان هێزی سەربازی بەهێز بوو بەڵێ نه هەر ئامادەش بوون هەتا آخر نەفەر شەڕکە هەتیا بوو لەو جەنگەڵانەیە بوو تابی ساڵ دوایەوە هەر خۆی نیا بەدەستەوە ئەمە ئێرانیش ینی هەندێک کە ئەڵێن ئەمەیە کە ڕەنگە ترامپ بۆی بڵێ بردمەوە بەڵێ حەزیشەکە ئەو سەرۆکە بێ کە دایم هەموو شتێک خۆی کا و یەکەمە لە هەموو شتێکە ڕەنگە ئەتۆمی تاکتیکی بەکاربێن لە هەندێک شوێن بۆی ئێرانی تر بڵێن کاکە بەسەر وەرن باش بەس ئەوی کە بەرە زۆر کەشتی سەربازی لەوە پێشکەوتتر نیەوەی دیژێران بەکارێن نەناخۆ ئەوەی جۆری فڕۆکەکان کەشتی جۆرج بۆشیش کە دێت هەر ئەوەی پێ کە جەرالفۆر پێێتی شتێکی جیاوازی پێ نیە ئێستا جەرالفۆر بۆ کەناری گرتووە مەسەرەن چۆدە دوورگەی کرد لە یۆناان تاوان ڤیددیۆیەک بڵاو بۆتەوە لە کەناڵی جەزیرەدارە ڤیددیۆکی زۆر سەیرە دەرکەوتووە کە موشەکە کروزەکان لەژێر دەریایەکانەوە هەڵەدرێ جا ئەمە لە کاتێکە ئەگەر کەشتی جەرالفۆرد بۆ خۆی چەک و تەسلیحاتی ئەسکەری پێ بمایە پێویستی ناکرد لە ژێر دەریاییەکەوانی موشەکی کروزەڵ بدرێ و دوجار ئەم ژێر دەریایەنەکەیان لە ڕووی زانستی سەربازیەوانێ لە بەنسبەیەک چەک و تەسلیحاتی 1000 دژە موشکی 1000 درۆنی پێ 1000 پاتریۆتی پێ 1000 بۆ نمونە ئەوەی کە پێوترێ تۆماهۆکی پێەیە ئەی خۆ ئەگەر بێت و ئەم کەشتیە ئەم چەکە بەرگریانەی پێوە نمێنێ وەکو تەپەتۆرێکی سەر ئاوی لێ ناوین سەویەک موشەکان ینی پێی نامێنێ لەبەرەوە مەجبورە پاشەک شەبکە و ێسا بینیمانە ئێبراهیم لینکۆڵنیش دوورکەوتەوە بەرەو نزیکەی دوورگەی کرد ینی نزیکی 3 بۆ 4000 کیلومتر دوورکەوتەوە ئەمە گرفتی بۆ دروست کردووە لەبەرەوە ئێستا ئەوەی کە ئەو ئۆلتیماتیۆم و پێوتی ئۆلتیماتۆمەوەی کە تۆ مدەیەک دیاری ئەەکەی ئەو ئۆلتیماتۆمانەی کە دیاری ئەکا بۆ ئێران دوو مەبەستی هەیە یەکەمیانەوە هیچ تۆ بتەوێت درست بخەیتە سەر بیرکردنەوەی ژووری بڕیاردان و کۆنتترۆلیانەوە و بەرنامی پێشووتر باسمان کرد مەبەستەکە لەوەیە ریسکی بەرزکردنەوەی ئاستی ململانی جەنگەکە دۆناڵد ترامپ ناوێ هەڵی بگرێ لە تواناشیانی هەڵی بگرێت چکە بازاری ئەنرژی ئەمریکا هەڵی ناگرێن بازاری بۆرسە هەڵی ناگرێت شەقامی وۆڵستریت هەڵی ناگرێت ئەو شەوە کە دۆناڵد ترامپ
ئەم مۆڵەتە چوار ساعتەکەی داری کە دوای کوردی 5 ڕۆژ نووسەرێکی بەناوبانگی چینی هەیە ئەڵێ ئەو شەوە ژەنراڵەکانی پنتاگۆن قسەیان بۆ دۆناڵد ترامپ نەکردووە حاسیبیان قسۆتە بەردەمی دۆناڵد ترامپ کە چی ڕوئەیە ئەگەر بێت و لە ئێران بدەی لە کەرتی وزەی بدەی لەبەرەوە ئەم بابەتە تەنها بەوە نیە و بەنسبەتەوەی کە بۆ نەوتە بێ ئەلی نەوت تەنها پەیوەندی بە گەروەکەەوە نییە پەیوەندی بە مەسلەی تەمینەوە هەیە ئەوە کۆمپانیا دڵنیایەکانی لۆیزی لەندەنە کە ئەبێ دڵنیای ئەو دڵنیایی با بۆ کەشتیانە بۆ ئەو کەشتیانە بڕۆن ڕێژەی دڵنیاییکردنی کەشتێنەوتیەکان بە لە 1500 زیای کردووە ئێران زۆر ژیرانە ئەجوڵێت لەوایسە بۆ نەسەرە گۆزرانی یا ژاپۆن چوە لای ترامپ طبعاً بۆ هەڵسەنگاندن بوو بزانێت ترامپ بەرنامەی چییە بەشێک لەو سیستەمانی کە هەیەن بوو بۆ بەرگری لە کۆریا و لەوێ هێناوێنە بۆ ئێرە بەڵێ ئێرە زیانیان تاگیانێنا هەموو ئەو وڵاتانی هاوپەیمانی ئەمریکان هیچ نەبێ بۆ قۆناغی ترامپ لەوانی کاردانەوەی ناتوانای بینین ئەبێ بیرکەنەوە لە ئاسایشی خۆیان چونکە ئەبینن کە ئەمریکا ناتوانێت دیفاع لێ بکە لەبەرەوە ئێستا بۆ نەدورگەی هورمز دەکاتەوە نزیکەی 500 میلیۆن بەرمیل ئێستا نەوت لە خەزانەکانایە بە درۆنێک هەمووی ئەسووتەیە لە کێڵگەی نەوت و غازدرا تۆ بە هەرورمز کراوە بێ بۆ نمونە لەبەرەوە گیری کردووەوەی کە مێرشایمەرە لە خۆی قسەدە بۆ کسێکەوە باشە بەس کەوتۆر لە مێژووی ئێران و جوگرافیای شارەزای جوگرافیای ئێران ڕۆڵی هەیە لە لێکەوتێنی کە تەنیا توانیوە استراتیجیەکان جێبەجێکەوە وەکو جوگرافیاکەی دەستێ بۆ خۆی گەروی هورمز بێ وەکو ڕووبەرە بەرفراوانەکەی بێ بەڵێ وەکو ئەو ڕووبەرە گەورەی کە ئێران هەیەی ینی بۆ گۆڕینی ڕژیم یا بۆ ڕوخان و بۆ داگیرکردنی تاوی ئێران کاتی زۆری پێویستە تۆ عراق ڕاستە بە مانجێ گرتیان بەڵام ڕووبەری عراق و ئێران ینی بەراورد ناکرێ و لەو کاتای عراق هەم شیعە لە دژی ڕژێمی بەعەز بوو هەم کورد ناوچێکی ئازادکرا و حکوومەتەکەش خۆی چەند ساڵ لەجێ گەماروی ئابرووی و داڕزا و با بڵێن سوپا بەهێز بوو بۆیە ئێران وڵاتێکی گەورەی ئەو کاتە عراق نزیکی 150 سەربازی ئەمریکی پێویست بوو ئێبێ ئێران کەپتوی بیگە چەند 100,000 دەریشکەوت دوایی ژەنراڵزین مجموعی ژەنراڵ نەبوون پێش جەنگەکە لابران طبعاً داری بوش لایەن برن پێیان 500,000 مان پێویستە بۆی کۆنتڕۆڵی کەین چونکە هەر ئەوە نیە تۆ حکوومەتە ڕوخێن بۆی سنوورەکەی کۆنتڕۆڵکەی دەرکە و قسەیەوان ڕاست بوو بەڵێ کاتە بۆیە ینی بۆیە ئەمریکاش ئەوەی کە باسییان کرد کە بەڕێزان کە ناتەنێوەڵە 4 ساڵ چواری ئەم دەرفەتن خۆ تەڕحکردنی لێدانی ئێران ئەمە یەکەم جارێت تەڕا بکرێ و ناتەنیاهەوە ئەمریکا بەژووی نەکردێ ئەگەر نا ئێمە گە بیرمان بێت لە سەروبەندی ڕوخانی بڵین لێدانی عراق دوای کە لە تاوارە بازرگانەکانی ئەمریکا درا و لە ئەفغانستان درا و ئەو کاتە کۆمەڵە وڵات بۆژنەوەی ناو محوەری شەڕ یەکیانە ئێران بوو عراق بوو سووریا محوەری مقاومەش لە ڕەتفعلی ئەوەیە دروست بەڵێ کاتە وتیان محوەری شەڕ نین ئێمە محوەری مقاومە دوایی دەستیان بەر لە شێب دەنووسان لە ئێران بدەن محەممەد جاڵتەیب لە بیرۆەکانی باسی کە سەعادەت سەفیر بڵاوەتۆ کتێبەکەی ئەڵێ لەو کاتەدا بوو کە ئیسرائیل مۆزوعی بەرنامە ئەتۆمەکەی ئێرانی زۆر بە گەوری و قەبەی پیشان بە 2023 کەشف بوو نیەتی چەکیان هەیە بڵێ فتواکەی خامنەی دوای ئەوە هات ئەو کاتش پەیپەرێکیان نە بە ئیداری بوش ئامادە بوون سازشکەن لەسەر بەرنامەی ئەتۆمی حزبوڵڵا بکەن بە هێزێکی مەدەنی و سیاسی بەس ئەو کاتە ئیدارەکەونە لە خۆبایی بوون دیکچینی و ڕەمەسفەڵوان نیانێشتر بگرێت کاتە ئەو کاتە ینی هەوڵدا کرد ئێران بدرێ بەڵام بۆ ئێران نەدا دوایان خزد عراقیان دە لەبەرەوە کە زانان لێدانی ئێران وە کۆنتڕۆڵ لێرە چەقین لێرەگیری ئەوە ئاسان نابێ بۆیە ئەگەرنا با بڵین دەمێک بوو دەیانویست کە لە ئێران بدەن و یاخد ئەمە کێسا ڕوویدا لە ڕابردووە ڕوودا بەڵام سەرۆکانی تری ڕابردوو کەوانە کە جوان لە موسسات گرتووە جوان لە دەستگاکان گرتووە جوان لە پنتاگۆن گرتووە هەڵسەنگاندیان بۆ کردووە نانتوانانی ئەو بڕارە بدەن بە پێچوانی ترامپ کە بە خێرایی کەوتەژێ کاریگەری حەکیم ئەم دەستگایانە طبعاً بۆ من دێم لێرە قساکەم ئەگەر هۆشداریەک بم ئەگەر هەڵەش بم زیانی نییە ئەگەر ڕاست بمەوە زیان خراپە ئەم دەستگایانە پێڵێک کاکە گە تۆ ئەم جەنگەکەم شتانە ڕوەدات مەرج نییە هەمووی بەدبێت دۆناڵد ترامپ پیان و کاکە تۆ قاسمی سلێمانی بکوشی حرب دروستە بێت ڕەتفعلی ئێران کورد و بەس ڕەتفعلی ئێران لە چوارچێوەی ئەو استراتیژیە پشۆ درێژەیە باشە کە ئیسرائیل لە چەند شوێنێکی لا دیسانەوە وەڵامەکەی لاواز بوو حتا پارکە لی درا لە بنکەی ئەمریکەکانی لە قەتەر پێشوەختە پێی وتن وتیکا کە چۆڵی کەن و زیانیشی بۆ یەک شەڕەکە بوەستێ ئەوەی ڤەنزوێلای کرد ئاوا سەرکەوتوو بوو ئیتر دوای ئەوە هەچیان پێوتوتی کاکە ئێوە لە ڕابردووە هەڵەبوون ئەم جارەش هەڵەن هەرخۆم ئەزانم چیەکە ئەگەر تووشیەوە ئێران خۆ ێساژ ئێران ئەڵێ من شەڕم ناوێ وڵێ من دیفاعەکەم بۆ منێک باشە تۆ سەرۆکی ئەڵمانیا زۆربەی وڵاتانە ئەم شەڕە ناقانون نییە ئەوروپا ئێستا بۆ منە جەنگی 8 ساڵی عراق ئێران ناوینە جەنگی دیفاع مقدس
يا جنگ تحمیلی سپێرا بەسەرمانە بۆ وەڵامی دیفاعکە ئێرەش ناکەین ئەگەرنا لە باڵین لە لوبناندا لە حیزبوڵاتدا ئێران لە 250 ساڵی ڕابردووە هێرشی نەکردوە سەری هیچ وڵاتی هێرشی نەکردووە بۆ خۆی حازەکە کە وردە خۆی بنیادنی خۆی پەرەپێدا بە حسابێکی ساردەوە بە لەسەر خۆی ڕابەڵام بێگومان ینی وەکو بەڕێزان باشیان کرد کە ئەوان باڵێن استراتیژیان کە بۆ جەنگی کورتخایانە بە زەبر کورتخایان بەڵام کێشەکە ترامپ ئێستا دوێنێکن لە کەڵانەکانڵێن لە کۆشکی سپیەوە ترامپ تقریبا بێتاقەت بۆ لەم شەڕ ینی تەرکیزی هەر ماوەیە لەسەر شتێکە ینی ناتوانێت مانگێ ساڵێک بە بابەتێکەوە خەریب سەرڕەنگە بڵێ پەنەمە ئاسانتر بوو ڕۆژمان بۆ دوای پەنەمەش مەرجەکانی جێبەجێ کرد مارکۆ ڕۆبێت و ئەنجا وازی لێ بەڵێ دێمە خزمەت ناوبڕێکمانەیە بەڵێ بەڕێزان دێنەوە خزمەتان لەگەڵ مام بێنەوەش ڕۆبەی زیاتر دەکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتان داین بۆ قسەکردنی زیاتر لەسەر جەنگی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل و لێکەوتەکانی کاکەتوان پێش ناوبڕەکە ویسمان باسی کارتەکان بکەین کارتەکانی ئێران جگەر لە گەروی هورمز ئەگەر شیرنوێکمان بۆ بکەی بابولمەندە حیزبوڵڵا کارتی تری ماوە ئێرە خۆی دوێنێ شەو ڕووداوێکی سەیر ڕوویا دوێنێ شەو خۆپیشاندانێکی گەورە کرا لە مەنامە لە پایتەختی بەحرین چونکە ئێمە بیرمان نەچێ زۆرینەی دانیشتوانی بەحرین شیعەنشینن بەڵێ بەحرین لە ساڵی 1970 سەربەخۆی بەدەستێناوە لە ئێران بەڕەزامەندی شا ئەوە بوو ئەمیر عەباسی هۆیدا چوە پەرلەمانکی کچێکمان هەبوو گەورە بوو یامان بەشوو پێشتر سەر بە ئێران بوو بەڵێ پارێزگا ڕاستە شێخنشین بووە شێخەکەش عەرەب بووە لەبەرەوەی باڵادەستی ئینگلیزیەکان هەبووە لە کەنداوە هیچ کاتێک ئەمانە ئەمریان لە ئێران وەرنەگرتووە لە زەردەمی زووا بڵێ وا بووە بەڵام لە 100 ساڵی ڕابردووە ئەمانە سەربەخۆیەکی بڕیاردانیان بەڵام دامپێدانی نێودەوڵەتیان نەبوونە دەوڵەت لە جیهاناوە محەممەد ڕەزا شاش لە هەموو مەحافل و پێگەیەکی نێودەوڵەتی بەحرێنی وەکو پارێزگای ئەو کاتە ئێران سیانزە پارێزگا وەکو پارێزگای چواردەیەم ئەچوان ئەوە بوو لە کۆتایی ساڵی کۆتایی شەستەکانەوەوانێ سەرەتای هەفتا دانوستانی دەستی پێکرد بیرمان نەچێ محەممەد ڕەزا شا لە چ دۆخێکە دانینا بە بەحرینە لەو دۆخەیە کە حاکمیەتی ئێران لەسەر دوورگە سیانیەکە جێگیر بکرێت تونبی گەورە و بچووک و بوو موسا ئەمە یەکێکە لێنانە یەکێ لە کارتەکان کارتی بەحرینە دوێنەشە زۆر بەخراپی ئێران جوڵانی خۆپیشاندانی گەورە کراوە لە بەحرین دوێنەشە باز ناکرێت دوێنەشە لە دوو کەسێکی دیار بەشکەنجە کوژراوە بەڵێ لە دوو پێگەی استراتیژیش درراوە لە بەحرین پیشەسازی پاڵاوگەی پاپکۆ لەگەڵ دامەزراوەی پۆڵای حەد لە بەحرین دیارە مەبەستەکە زیاتر بێجگەلەوە سیمبولیکە ئێوەی ئێران لە بەحرین بدا بۆ ئەوەی کە بتوانێت جەماوەریشی ئەنشینی مەنامە و شارەکانی کاتەوە بەحرین شارێکی وڵاتێکی زۆر بچکۆلەیە سنوورە ئیدارەکەی بەقی ناحیە عەربەتە بجوڵێن تا ئەوەی کە ئێرانەکان قەنەعەتیان پێیەتی لە تهدید دەرفەت دروستکەی بکرێت لە کاتی ئەم تهدیدە ئەم هەڕەشەیەکە بۆیان دروست بۆمەش بە جۆرێک لە جۆرەکانی تر بە دەرفەتێک بۆیان بشکێتەوە بتوان بەحرین کۆنتڕۆڵ بکەن و ئەم لێدانانش کە دوێنێ زۆر بەخراپ لە بەحرین دراوە لە چەند ئام پێگەیەک دراوەکو باسمان کرد بۆەوە بۆکەوەکو لێدانێکی سیمبولیک دانیشتوانی بەحرین جۆش بات و بێنە سەر شەقامەکان توان کاروباری خۆیان بگرنە دەست چونکە بەحرین جەزیرەیە کە تەناشتێکی بەسێتوانێت بە عەربستانی سعودیوانێ پردێکی استراتیژیە کە پێوتێ پردی مەلیک فەهد لەسەر ڕۆژی پێشوو لە پردی مەلیک فەهدیش دراوە مەبەستێتی ئەو ڕابیتەیە لە بینی بەحرین و سعودیە قەتع بکا لە بەرەوەی هێزەکان کە ئەتوانن بڕۆن کۆنتترۆلی خۆپیشاندانیان ئاڵۆزیەکان بکەن لە بەحرینە پەکیان بخرێ نەتوانن بگەینە بەحرین ئەمە بەنسبەتی کارتەکانی ئێران جارێ بەشێکی زۆری نەکراوەتە ڕوو چکە ئێمە شەڕی دەریایی هەر ئەنجام نەدراوە شەڕی دەریایی ئەنجام نەدراوە دۆناڵد ترامپ کاڵێ هێزی دەریایی مالە نابردووە بۆ چەند کەشتیە ئاڵێک ئێران بڵێ ناوستاد عقلەتی دۆناڵد ترامپ لەبەرەوەی ئینسان ناحەقی نییە ینی جاری وا هەیە کە تۆ ئەوە لە ناو مەنزومەیەکە ئەژی هەر لە مناڵەوە کە گۆژەکری شتێک ئەدرێ بەین تا ئێمە لە کوردستانی شاسیا و دۆخەمانە خەڵکێکی زۆرێ کە باسی ئەم جەنگاکە ینی ئەڵی تاو بوو کۆتایی هەر لە ڕۆژێکەمەوە تاو ڤیدیۆکانە اینجا دەرکەوت ئێستا پێنتاگۆن هەموو ڕۆژە ڤیدیۆیەک حاز دەکەن بۆ ترامپ بڵێ چکە حەزی بەناوبانگە شت ناخوێنێت هەر لە ژیان مەکتێبێک نەخوێنێتەوە بە ڤیدیۆ پێڵێن ئەوەنە هەدەفمان پێکاوە ئەو سەیری ئەمە ئەکاوەکو فلیمی ئاکشن پێی وایە تەواو بەڵێ
شەڕی دەریایی وتت نەکراوە بەڵێ ئوستاز جا باسی ئەومان کرد شەڕی دەریایی ئەوان قەنەعەتیان کە باسی دەریاکراوە باسی ئەو چەند کەشتیە کراوە کە ئێران هەی بۆ لە ناوبراوە کاڵسی وەش کەشتیمانە ناو تەمە استراتیژی ئێران لە ناو دەریایە پێچەوانی ئەوەی ئەمریکایە هەر بە هەمان شێوە استراتیژی نامتەقاڕینە ئەو شتە پشکۆلانانەیە کە هەیەی لە ناوگەری هورمز و کەنداوە بەلەمی تیژڕەوە دوو زنجیرە هەندێک ژێر دەریایی بشکۆلەی هەندێک ژێر دەریایی بشکۆلەی هەیە زنجیرەی غەدیر و فاتح ئەوانە تا ئێستا هەر باز ناکرێن و لەگەڵ ئەو هەموو ڕێژە درۆنە جێمە بیرمان نەچێ بە درێژایی ئەو کەناراوە کە لەسەر کەنداوە شاری ژێرزەبینی و تونێلە ینی تا ئەوە حەزیجەکەی لە مەجالێکە باسیکەین تێزاگەڕێتەوە بۆ حیا ڕحیم سەفەوی بەڵام ڕەنگە کاتی زۆر بووێگە باسیکەین بۆچی ئەوانە و قەنەعەتیان لەلا دروست بووە بە بەنسبەتیەوە بۆیە مەسم چییە شەڕەکە شەڕێکی پلیکانەیە قۆناغ بە قۆناغ ڕاتە پێشەوانێ ئێران نایەوێت بەو ئوسلوبە شەڕکە لە یەکەم جوڵایەتی کارتی هەیە بەکاری بێنێ بیریشمان نەچێ بێدەنگبوونی ئەنساروڵڵا حوسیەکان بڵێ ئەنساروڵڵا بە بێدەنگی کاریگەریان زیاترە تالەوەی هاتنە مەیدانی شەڕەوانی لە ڕووی استراتیژی یەک موشک بەهاوێژ یەک موشک بەهاوێژ بڵێ ئەو ئەیەوێت لە عەقلی محاسباتی خۆیانە دایمە حیزبوڵایەکی ئەنساروڵڵایەکی بێدەنگ حساب بکەن بڵێ من نهاتووە ئەگەر بێ ئەکرێت چی بکە ئەکرێت کوێ بگرێتە ئامانج ئەکرێت لە بەندەری یەنبوع بە باسی گواستنەوەی ئەو ڕێژەنەوتەما کرد کە سعودی گوازدۆ لە ڕێوە بۆریوانە 5 بلیۆنە گوازێتەوە لە ڕێگەی بەندەری یەنبوع ئەوانەی بەندەری یەنبوع لەسەر دەریای سوورە دەریای سوورەوەڕات لە پاڵاوگەیەک لە سعودیەوە لێەوە بە بۆری بەڕێکرێ بۆ سەر دەریای ناوەڕاست بەڵام بیرمان نەچێ حوسیەکان هیچ خەمێکیان نییە بە کۆمەلگای نێودەوڵەتیە چونکە بە دەرمی کوردەواری ئەڵێ ناوچیان براوە بە کۆمەلگای نێودەوڵەتیەوە چکە شتێک حوسیەکان نابەستێتە بە کۆمەلگای نێودەوڵەتیەوە لە ڕابردووشە لە ساڵی 2019 لە ئارامکۆیان ناو هاتنەسەر تەلەڤیزۆنی شتیان ئێمە بووین هیچ خەمیشی ئاسانترە بۆ ئەوان زۆر ئاسانترە بۆیە دەتوان ئێستا ئەو نەوتی سعودی ڕابگرن دەتوانن بابلمەندە جوڵی بازرگان ڕابن حوسەکان بتوانیان هەیە چۆن نتوانێت لە ڕابردووشە سەلماندویانەمەیەک پەیمە بیرمان نەچێ پار ساڵ لە مانگی سێپتەمبەریشە هێرشێکی سیانیان کردە سەر حوسیەکان ئەمریکا ماوەیەک بەردەوام بوو دوای ڕێکەوت لەگەڵیان بەریتانیا و ئیسرائیل و ئەمریکا هێرشێکی سێ قۆڵیان کردە سەری دوو مانگیشی پێچ دوو مانگی پێچ و لەبەرەی بە پێی ئەو قانونەی کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە سەرۆکومار 2 ساڵ توان دوو مانگ ئەفونکە دوو مانگ توانای ئەوەی هەیە بە بێگەڕانەوە بۆ کۆنگرێس شەڕکە کە دوو مانگەکە تاو بوو هاتە سەر تەلەڤیزۆن تێمە سەرکەوتنێکی باشمان بەدەستهێنا نا ملک بەدرەدین حوسی کوژراو و تەبێژەکەشی وێرە حوسیەکانی ژەمەوە ئەو چەکانیان لەبەردەستە ئەمە بەنسبەت کارتی حوسیەکانەوە ئەگەر لەسەر حیزبوڵاش بە پوختی شتێکمەوە باسکەی هیچ ڕۆڵێکی هەیە ئێستا قسەمان زۆر لە سەر حیزبوڵڵا خۆی ئێمە ئەو ئەگەر پێمان وابێ ئەوەی کە لە ئێرانە ڕوویداوە غەڵەتە بەنسبەت حیزبوڵڵا و غەڵەتەکە دوو هێندەیە چکە لە دوای کوشتنی حەسەن نەسڕوڵڵا و کوشتنی شێخ سەفیەدینەوانەیە قەنەعەتێک لە لای ئیسرائیل دروست بوو کە کۆتایی هاتۆ بە حیزبوڵڵا ئەگەر توانایشیان ما بێتوانایەکی زۆر سنوورداریان ماوە کە بە هیچ جۆرە بەراورد ناکرێت لەگەڵ حیزبوڵڵای سەردەمی حەسەن نەسڕوڵڵا بەڵام ئەوەی ئێستا ئیبینین لە عەرزی واقعە ئەو شەڕی کە حیزبوڵڵای کە ئێران لە ڕێناو ئیسرائیلا پێی ناکرێ و ئەوەشی کە خاڵی لاوازی ئیسرائیل ئەم دقەیە لەم جەنگەیە ئەوەی کە زیاتر ئازاری ئەدا لە جەنگەکەیە حیزبوڵڵایە نەگەێرە چونکە ئەوان لە ڕێگەی ئەو هەموو مێنما ئەوەی کە پێوترێ پەناگە و حەشارگەوە کە دروستیان کرد توانای ئەوانەیە هەر 9 ملیۆن هاوڵاتەکەی ئیسرائیل تا ڕادێکی زۆر بەرنە پەناگەوە بەس توانای ئەویان نییە لە ئەو هەموو شارۆچکە دەوان بە بەرداوامی شارۆچکە دروستەکەن ئەو هەموو شارۆچکەی کە لە کەرتی سەرەوەی ئیسرائیل دروستیان کردووە بیپارێزن لەو هەموو هێرشە ڕۆکێتیە تا بیرمان نەچێ ئەوەی کە تا ئێستا ئامارەکان باسکراوە دوێنێ سەرۆک ئەرکانی ئیسرائیل خۆشی ئاماژەی پێ ئەڵێ ئێمە لە دۆخەکانی خەریکە تووشی داڕمانە بین لە ناوجێش تاوانەماکرێ بۆ دیوە شاخێنەوەی بۆ بکرێ بڵێ ئێمە پلانێکی شەڕێکی دەرونیە بۆی خاڵی لاوازی خۆیان دەربخەن بەڵام بە دیوێشی کەشە ئەو ڤیددیوانەی کە حیزبوڵڵا بڵاوی کاتوانێت ڤیددیۆی سەیرن بەڵام ئەوەی کە جێگەی زۆر پرسیارە بەنسبەت ئەوانەی کە لەم بوارەیە ئیشەکەن ئەوەیە کە ئایا حیزبوڵڵایە کە بە درێژایی ئەم 2 ساڵە بە بەردەوامی لە ژێر هێرش و بۆردومانی سەربازی و ئاسمانیا بووە ئەم هەموو چەکە چیە پێێتی خۆ ئەوان کۆماڵی تەواویان کردووە ینی ئەو بە درێژایی ئەم 3 ساڵە دوای 7 ئۆکتۆبەرەوانەیە کۆماڵی تەواو کراوە لێدانی تەواو کراوە لە ڕێی درۆنەوانەیە لە ڕێی فڕۆکەی سەربازیوانێ باز لەواکرێ لە سەروبەندی ئەو پشەوی کە لە سووریا دروست بووە لە بینی ڕۆژ لە دڵنیابوون لەوەی کە بەشار ئەبێ بڕوات تا ڕۆشتنی بەشار و هاتنی هێزەکانی ئەحمەشەر بەشێکی زۆری و چەکە استراتیژیانەی کە بەشارە سەدیش و لەگەڵ ئێرانیەکانیش هەیان بووە لە ڕێگەی پارێزگای دیمەشق و پارێزگای دیمەشق و تا ڕادێ حومسیش هاوسنوورن لەگەڵ لوبنانە لێوە چۆتە باشووری لوبنان
و ئەوەی ئیسرائیلەکان دوو ئامانجی استراتیژیان هەیە بە نیسبەتی باشووری لوبنانەوانێ ئەوان بەپێی پەیماننامە بەپێی ڕێکوتنامەی حەڤە سفریەکی ئەنجومەنی ئاسایش پێیان وایە ئەبێ حیزبوڵا بڕاتە سەر و دەریاچەی لیتانی دەریاچەی لیتانی دەریاچەی لیتانی بە نیسبەتی ئیسرائیلەکانەوە بەهایەکی زۆر گەورەی هەیە ئێمە یەکێک لەو گرفتانەی کە ئیسرائیلەتی ئاوی شیرینی ئێوستا وێزگەی شیرینکردنی ئاوی داناوە بە تێچوێکی زۆر گەورە لەسەر دەریای ناوەڕاست بۆی پێویستێکی زۆری هەیە بە ئاوی ڕووباری دەریاچەی لیتانی هەم بۆ ئاوی خواردنەوە هەم بۆی ئەو خاڵە لاوازە کارتێکەری کە لە جەنگە ئەکرێ وێزگەکانی شیرینکردنی ئاوی بە خاڵێکی لاواز بەکاربێنرێ لە ڕێگەی دەریاچەی لیتانیەوە قەرەبووی ئەوە بکاتەوە دووەمینیان ئیسرائیل پلانێکی درێژمەودایی فراوانخوازی گەورەی هەیە بۆ دەریێنانی گازی سروشتی لە مارینا پرۆژەی مارینا لەگەڵ میسرەکانە ئەمە ئەبێ ئەوەشمان لە بەرچاو بێ کە دەریێنانی گازی سروشتی پێویستی بە ئاوێکی زۆری شیرین هەیە بە ئاوی سوێر دەرنایە و هەموو ئەم دووە دافەوای لێ کردووە لە پرۆژەی فراوانخوازیەکەی ئیسرائیلاوی کە پێوترێ ئیسرائیلی گەورە لە نیلەوە بۆ فرات یەکێک لەو دەوڵەتانەی کە بەر ئەم پرۆژە فراوانخوازی ئیسرائیلەکەوێ لوبنانە لوبنانیش بۆ سنوورەی کە باشووری ڕووباری لیتانی واتە مەبەستێتی باشووری لوبنان بە باکووری وڵاتی خۆی بلچێنێت و ناخۆ ئەمە بە تەنیا ئەمە نیە خۆی ئەم پرۆژەی دەوڵەتی ئایدۆلۆژی گرفتی هەیە ئەمە تا ڕادەی ڕنگ بە بۆ ئێرانیش دروست بێ ئەم شتە دەوڵەتی ئایدۆلۆژی گرفتێکی هەیە مجموعەیە خواست و مجموعەیە بەرنامەی هەیە تۆزێ خیال پلاون ینی خیال پلاوێکی سەیری پێوە دیارە جا ئەمە بەنسبەی ئیسرائیل سۆڤێت دەویست بەڵێ بۆ ئێرانیش هەیە بە هەمان شێوەیە بۆ ئیسرائیلیش بە هەمان شێوە سەیکە ئوستاز بۆ ئیسرائیل باسی ئەم بابەتە بکەین بۆ ئیسرائیل بۆچی ئەم پرۆژەیە خیال پلاویە ئیسرائیل ئێستا لە 48ەوە کۆنتترۆلی ئەم دەوڵەتی خۆی پێ ناکرێت ئێستا پلانێکی ئیسرائیلی گەورەی دامەزانەوە 6 دەوڵەتی عەرەبی بەرەکەوێت لە گریمانەی ئەوەیە ئەم 6 دەوڵەتە عەرەبی بەرکەوتۆ ئیسرائیلە گەورەی دروست کرد دینەکەی ڕێگە نادا هیچ هاوڵاتیەکی کە ببێ بە هاونیشتیمانی لە وڵاتەیە ینی بۆ نمونە کەسێک جوولەکەیە کە دایکی جوولەکە بێت ئەتۆ تەسەورەکە یعنی ئەو کاتە خۆیان ئەبن بە کەمینە لە ئەو دەوڵەتەکە قرارە دروستیکەن یعنی ئەمە لە ڕووی استراتیژیشەوە تێگەشتێکی زۆر سەیرە ینی ئەمە بەس دەوڵەتی ئایدۆلۆژی ئەم غەڵەتاکە خۆ ئێرانەکانیش غەڵەتی گەورەیانەیە بە بۆنی ئایدۆلۆژیاوە لەبەر ئەوەی کە ئەوان پێیان وایە قەزیەی حلکردنی فەڵەستین بەتەنیا لە سەرشانی ئەوان ئەوەش غەڵەتێکی استراتیژی ئێران لە ڕابردووە باجی گەورەی داوە بۆ یا ئەوەی کابێ بەرامبەر ئیستبکاری عالەمی و زوڵمی عالەمی ئەوێ بوەستنەوەی وەنیا بۆیە دەوڵەتی ئایدۆلۆژی بەرامبەر بە یەکتری هەڵاکەن بەڵام هەڵەی ئیسرائیل هەڵەیەکی زۆر سەیر و سەمەرەیە ینی تۆ لە 48وانێ تا ئاسانەی توانیوە ئەو سوورە 21,000 کیلۆمەترە ئەمن و ئاسایشی تیا بەرقەرار کە ئەو هەموو جەنگە یەک لە دوایەکەی کە دوای ئێستا ئەوێ ئەم وڵاتە گەورە بێ سنووری 6 وڵاتیکەی بۆ ئیزافە بێ ئەمە بێزگە لە تەنزێکی ناخۆشی تاریخی هیچ شتێکی کە نیە خزمەتکار سەبار دێمە خزمەتکار سەرنامخۆی ئیسرائیل پرسیار دەکەم سەبارەت بە عێراق ئێستا عێراق بەرێکی جەنگە یاخود بۆ نمونە وەڵامی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی عێراق بوو کە هێزەکانی دەستکراوە کرد وەڵام بدەنەوە ئەمڕۆ بازۆت لیژنێکی ئەمریکی و عێراقی پێکێنراوێ بۆی بارگژی زۆر نەبێ عێراقیشێکی کرد لە کارتەکان یاخود لێکەوتێکی دەبێ وە لەلایەکەوە لەسەر هەڵبژارنی سەر و کۆمار هەندێک لایەن بوون بە دوو بەشەوە مالیکی و پارتی و هەندێکیان لەگەڵ هەڵبژارنی سەر و کۆماردانی یەکێتی و حەلبوسی و قەیسقەزالی ئەوانە لەگەڵ هەڵبژارنی سەر و کۆمارن بۆتە بەرێک عێراق بەڵێ خۆی عێراق ینی وەکو ئاماژەمان پێی وڵاتێکی نایستقرارە وڵاتێک کە ئاسایش وە لە ناو ماڵی شیعە یەکگرتووینە لە ناو ماڵی کوردە یەکگرتووینە لە ناو ماڵی سونە یەکگرتووینە وێستا ئەم بارەش هاتووتە سەر بۆ ینی عێراق لێمە لە ڕووی باڵین سەربازی و ئێستا ئەمە دوو عێراقمانێ عێراقی دەوڵەت و عێراقی نادەوڵەت عێراقی باڵێن کە سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە وەرە لاشەوە هێزە وەلایەکانمانێ لە حەجش هەمووی ناچکە حەجش هەمووی یەک بڕیارینی هەمووی کەتایبە بۆ ینی بەشێک لەبانە کە وەلایان بۆ ئێران زیاترە ئەگەر نابگەشتوانی بڵێن شیعی عێراق هەموو وەلایی بۆ ئێران هەیە و هەموو بە هاوپەیمانە زانرێ بۆی کە باڵێن خۆی بە عێراقی ژەزانێ بۆ نمونە هەر وەلایی بۆ شیعە هەیە بۆ مەزەبەکە هەیە بەڵام ئەوی کە ئێستا وەلایەکان کە بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا هەنێ کاریان کرد ویستیان درێژەی پێ بدەن بەڵام کە زانێن ناتوان یاخود بڵێن فشارێکی توندیان لەسەر هەم لایەن ئەمریکا و هەم لایەنی سوودانی و تا ڕادێک بەتایی کەتایبی حیزب اللهانی مهلە مولەیدا پێنج ڕۆژ کە باڵێن جەنگەکان ڕاگرێ شەڕەکان ڕابگرێت تا دواتر لێکتێکیشتن دروست بووە لە بینی ئەمریکا و سوودان دەکە هەڵبن کە دوای کە سوودانی باڵێن ڕێگەیدا کە هێزەکان بتوانن مافی وەڵامدانەوان هەبێ بەڵام لەگەڵ ئەمریکاش لێکتێکیشتن دروست بوو کە جۆرە لە ئیستیقرار و لە ئارامی و لە هەمانگی لە نێوانیاندا هەبێ بۆیە عێراق ئێوێ ئەم دۆخە بپارێزێ
و چاوەڕێی دۆخەکەژەکە چونکە ینی نانەوێ خۆیان لەم شەڕۆ بگرێن وەکو دەوڵەت عێراق مەشاکیلی زۆرە تای گرفتی ئابووری زۆرە و لە ڕووی سەربازیش ناتوانێت بۆ نمونە ڕوبەڕووی ئەمریکا بوەستێت ئەگەر ئەمریکا هاوشێوەی یاخود بڵێن ئیسرائیل ئەمریکا هاوشێوەی شوێنەکانی دیکە بیکەنە بەرێکی گەورە بکرێتەوە بردبانی بکەن و لێ بدەن بۆیە تا ڕادەیەک هەڵەندەوە کە خوان لە شەڕەکە نەگرێن ئەگەرچی با بڵێن ئەوەی کە خۆیان ناناوە مقاومە یاخود سەرای ئەولیا دەم یا کە تایبەکان ناوەناو هەنێ چالەشیوەنی موشک خود درۆن ئاوێژن بە تایبەتی بەشێشی کاڕاستی هەرێمی کوردستانەکەن بۆی ئەمە بەزماڵی سەرۆکی هەریمی شەبوونی سیمان بارزانی سوپە پازداران ڕەنگراوی هەبوو دەڵێ ئیدانەی کردووە دەڵێ لە چوارچێوی ئەو پرۆسیانە کە تیرۆرکردنی سەرکردەکانی ئێرانیشی بە ئامانج گرتووە ئەگەر ئێران نەبێت ینی دەستی تریشێ لە ناو خۆی عێراق جگە لە ئێران و گروپە چەکدارەکان دیانەوێت دۆخەکە زیاتر لە ڕابردوودا بیرمان کە لە ناخودی عێراقیشەوە هەربارەسی هەرێمی کوردستانیش کۆمەڵێک هێرش کراوە درۆن نێردراوە هەمووی کە ئەم گروپانەی با بڵێن خراوەتە ئەسوێ ئەم گروپانە و هەنە جاش ئاسەوارەکانی دۆزراوەوە کە لە شوێنێکی ئەم موشەکانیان یاخود ئەم درۆنانە هەڵداوە باڕاستی هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە لە چوارچێوەی ئەم شەڕەدا ئێران تەنها ئەوەی کە 6 پێشمەرگە شەهید بوو ئەگەر نا هەموو وانی دیکەی نەفی کردو کە ئێران بێت بەزەوە ڕایگەیان کە ئێرانە بەڵام بە هەڵە گوایە ینی وەکو ڕایگەیان بە هەڵە ئەو کاری کردووە بۆی ئەمە کە ئێران نەفی خۆیەکە حتمما کەواتە چێ ئەبێتە بۆ هێزیشکی کە دەستی تریشێ لە ناوخۆی عێراق بهێوێت دۆخەکە ئاڵۆز بێت جگە لە گروپە چەکدارەکان و طبعاً ڕائێکەیە کە ئەم شەڕە تا بکرێ گەورە و فراوان بێ بۆیە بینیمان دوێنێ کە هاکان فیدان وەزیری خارجی تورکیا هۆشداریدا کە ئێران سەبەر بگرێ ینی ڕەتفعلی توندی نەبێ بۆدام بە خۆدا بگرێ پاکستانی شەر بۆ ئەو کۆبوونەوە لەگەڵ سعودی تران موشک درۆن و موشک ئاڕاستی تورکیاش کرا بۆ تورکیا ئێران ڕایگەیان کە ئێرانە بەکاتێ دەستی قوبڕوسیش وەزارەتی دیفاعی بریتانیا وتی لە ئێرانەوە نەهات بەس نەیوت لەکوێوە بەس حزبوڵا وایە و حزبوڵا بوو بەڵێ کاتە شتێکی کە هەیە کە هێزێکی کە هەیە ئەنجا کە ناوی نایەندێ ڕەنگە لایەنێکی سەرکی تەرەفی شەڕەکەش بێکە بەڵام ناوی نایەندێ و ئەوێ شەڕەکە تا بکرێ فراوان بێ گەورە بێ سەرەوەی نیسیوان بەرزانی پەیوەندێکی تایبەت هەیە لەگەڵ ئێرانیەکان و لەگەڵ رابەری پێشووی ئێران و ئێرانیەکان بەڵێ بێگومان هەنی کە ینی با بڵێن بە دوور ئەزانرا کە ئەم درۆنە ئاراسی بۆ منەماڵی سەرۆکی هەرێم بکرێ ئەگەر بۆ کەسیکە بە ئاسایی سیرکرای بەڵام بۆم بە شتێکی ئەتوانین بڵێن ناسایی باش مامۆستا ئەگەر باسی بارودۆخی ناوخۆی ئیسرائیلمان بۆ کێ لەم جەنگە چۆنە ئادا بەشبوون هەیە اینجا ئەمریکاش ئێستا ناکۆکی دروست بووە لە ناو ئەمریکا لە ئەمریکا ئەگەر ئێستا وەرزی هەڵبژاردن نەبووایە ترامپ ئێستا ئیتوانی بێت بڵێ من ئەم هەدەفانم پێکاوە سەرکەوتنم بەدەستێناوە باش و ئیسرائیلیش ناتوانێت نەوەستێت یعنی بەبێ ئەمریکا بەڵام لە ناو خۆی ئەمریکایە زۆر کەس تەنانەت ئەوانشی کە تا دوێنێ هاوپەیمانی ترامپ بوون بەشێکن لە ماگا جا ئەوانەی کە کنگرێسمانن ئەزانن ڕێی عام گۆڕاوە چونکە یەکێک لە خەڵە بەهێزەکانی ئیسرائیل لە دروستبوونیەوە ئەو پشتیوانە بێمەرجی ئەمریکا و ڕێی عامی ئەمریکا بوو ئێستا لە 7 ئۆکتۆبر بەتایبەت تە شەڕی غەزەوە ڕێژەیەکی زۆر نەکەن لە ناو دیموکراتەکان لە ناو کۆمارەکان تەنانەت لە ناو مەسیحیەکانیشە پاشەکشەیەکی زۆر هەیە بۆ پشتیوانی لە ئیسرائیل دۆخی ئیسرائیل گرنگترین شت ئەو بابەتە بوو کە باسمان کرد کە سەرۆکەکانی سوپای ئیسرائیل هۆشداریە دات کە ئەم هەمبەرەی شەڕ کراوەتەوە لە کابینەی ئاسایشی بچووکە کۆبوونەوە کراوە بەسەر و کوزیران و کابینەکەی وتووە ناتوانین بەردەوام منجا ئەوەی کە پێم وایە گرنگە بۆ بابەتە یارلاپید کە خۆی ئەڵێت لێرەیە ئەڵێ من 13 ساڵە لە هەستیارترین پۆستەکانە بووم لە حکوومەتی ئیسرائیل تەمان بە عیبری نووسیبووی تەرجمەمان کرد بۆ ئینگلیزی وەکو سەرۆک وەزیران وەکو وەزیری دەرەوە وەکو وەزیری دارایی وەکو ئەندامی لیژنەی ئاسایش و دەرەوە لەم 13 ساڵەیە بیرم نایەت هۆشداریشی وا تونت وا مەترسیدار لەلایەن سەرۆک ئەرکانەوە درابێ بە کابینەی سیاسی و ئەمنی ئیسرائیل و هەر کەسێک تا دوێنێ ئەیوت نازانم ئەمڕۆ ئەزانێت زۆر جار ناتەنیاهو ئەو فێڵەی هەیە کە شتێک ڕوویاوە و دوێتی من پێم بۆ 7 ئۆکتۆبر پلانەکە هەبوو میسڕێگانیش پێیانتون ئەڵێ ئاگام لێنەوە ساڵی ئێوە ئازانن کە وەزعەکە چۆنە
کە لەوێ ڕئیسەرەکانی سوپاوتی من دا ئاڵای سوور بەرزەکەمەوە، یعنی دا ئاڵای مەترسیدار بەرزەکەمەوە کە سوپا لە ناوخۆ لە هەڵۆشانەوەیە. ئەڵێ ئەم هۆشداریە یەکەگرێتەوە لەگەڵ ئەو سەرچاوانەی ترا کە لە ناو سوپا و فڕۆکەوانەکان و ئەوانەشە بە ئێمە شەڵێن کە ئێستا حکوومەت سوپای جێهێشتووە بە برینداری لە مەیدانی جەنگاڵە و هەر کەسێک بڵێت ئێستا وەختی ئەوە نییە لەم کاتی جەنگای ئەم شتە بترێت چکە یەکێک لەو شتانەی ناتەنیا و ستافەکەی و یاخود بەرەکەی بەکارێنن کە هەر شتێکەوتی لە کاگە وەختی شەڕە وەختی ئەم قسانێن دەڵێ هەر کەسێک کەواڵێ هیچ فێر نەبووە لە 7 ئۆکتۆبەر و ئەو هێرشەی کە هەبووە کە پێش ئەوەش هێزی ئەمنی ئەمەیان وت کە دەستگا هەواڵگەریەکان ئەمەیان وت کە ئەم مەترسی هەیە چونکە ڕێگری لێ گرنگترە تا ڕوودانی لەبەرەوەڵێ ئەم ئەرکی خۆی جێبەجێ کردووە پێویستە حکوومەت گوێ بگرێ بە کورتی و پوختی ناتەنیاهو دایمەڵێ ئێمە لە 8 بەرەوە شەڕەکەین. ئیسرائیل هەمیشە نقطەی زوعفی ئەوە بووە شەڕی ماوە درێژ و ئەوەی کە قوربانی زۆری لێ بکەوێتەوە. ناتەنیاهو پاڵنەری زۆرە تەبعاً ناچینە وردەکارێکەوە بەڵام تووشی ئەم هەموو شەڕی کردووە ناتوانێت بەرگە بگرێت. اینجا بەشێک لە جوولەکە ئەڵتراوی پێڵن ئۆرتۆدۆکسەکان ئەمانە بڕواان بۆنی لە سوپایە بن قانونیان بۆ دەرکردوون بڕیاریان بۆ دەرکردوون ئەمانە ناچنە ناو سوپاوە لەبەرەوە خەڵکێکی زۆر هەیە 3-4 ساڵە بە بەردەوامی لە شەڕایە. بەڵام ناتەنیاهو ئامانجەکانی خۆی ئەوەی کە دکتۆر باسی کرد ئیسرائیلی گەورە لە ڕووی جوگرافیەوە سەر ناکرێت بەس ئێستا بۆ خەلیج بۆ یانوێتیان بولێن ئەنەوێ ببنە وڵاتی یەکەم لە ڕووی ئەمنی لە ڕووی ئابووریەوە لە منتیقاکە خەلیج ئێستا بچێتە شەڕەکەەوە دا بڕوخی ئابوورەکەی بە قازانجی ئیسرائیل نەتەنیاهو بە ئاشکراوتی لە کۆنگری ڕۆژنامەی گوتی وەرن کاکە لێرە بۆرینەوت بێنن لا ئێمەوە یعنی زۆر ڕوونە بەرنامەکەیان چییە ئەزانن لە ڕووی جوگرافیەوە ناتوانن ئەو ڕووبەرەکەم بەڵام ئەیانەوێت بەهێزترین وڵات بن لە ڕووی سەربازیەوە لە هەندێک لە کەناڵەکانیان بەرپرسەکانیان بە ئاشکراڵێن دوای ئەم شەڕە بە ئارزوی خۆمان چەکە فرۆشین چونکە تەجروبەیەکی زۆرمان پیا کردووە پیشەسازی چەکمان گەشاکە. کێشەکانی ناتەنیاهو هەرگیز زەنی کاگتوەر ناتەنیاهو هەرگیز نەگەشتوتە سەداسی ئەو دەنگانی کەهێن چکە سیستەمی ئیسرائیل هەڵبژاردنەکەیان نوێنەرایەتی ڕێژەیە وەکو لای خۆمان بۆ نە سەدا 27 هێناوە 28 هێناوە ئیسە بۆ لەگەڵ تودڕەوەکانە خەڵکی وەکو بێنگێڤێر و سمۆرتیج و ئەوانەوەکە چکە خەڵکی وەکو لاپید و ئەوانەی دیکە دوورکەوتنەوە لێ کە ئەڵێن کاکە ناتوانین لەگەڵ ئەمانێت چکە هۆشداری ئەدەن ئەمانە هەر خۆیان ئەڵێن ئەمانە تیرۆری جوولەکە ئەکەن ڕۆژانە خەڵکی فەڵەستینیە کوژنێت لەم شەڕەیە زۆر شتی تر ڕووەدا. ئەمڕۆ CNN تیمەکان لێ بوون پەلاماریان نان کامێرەوانەکان لەسەر خەنەبلی خەریکەمی خنجێنن لە کەنارەکانی ڕۆژاوە. لەبەرەوە ئیسرائیل ئەو خاڵە بەهێزانەی کە هەی بوو تەنها دیموکراسی ناوخۆم و یەکگرتوویەکی عجیبە بوو لە ناوخۆیە ئەمە ئێستا نەماوە ئەنی ئێستا بە ئاشکرا ناتەنیاهو دیارە پێش 7 ئۆکتۆبریش سیستەمی دادوەری بە تەواوی لاواز کردووە. یەکێک لەو سیناریۆانەی کە هەیە هەڵبژاردننی پێشوش وتی ئەم جارە هەڵبژاردنیش بدۆڕێنەدانی پیانەنا بڵێت تەزویر کرا و لە ڕێی حاکمەکانی شۆکو دۆناڵد ترامپ چکە جاری پێشوش ئەوەی وت دەستی گرتووە بەسەر زۆر لە دامەزراوەکان. دوو ئەوە بوو کە خۆی لە توانای سەربازی وڵاتێک کەی گرنگە ئەمە بۆ ئێرانیش ڕاستە ئەو کاتی کە وڵاتان نەوێرن پەلامارت بن خۆی کە پێوەێت ڕادە تۆ دیتێرنسێکە هەبێ بڵێ ئەگەر پەلاماری بم بۆ نمونە شکستە هێنم ئەمە شکال لە 7 ئۆکتۆبرە تا ئێستا لە ڕووی استراتیژیەوە نەیتوانی ئەمە دروستکاتەوە بەڵگە شوەیە حزبوڵڵا لە یەمەن چی نەکرد هەر لێیە حەماس زۆر ماندوو نەگینە دڵنیام حەماسی لێژە بەشی ئەوە موشک و چەکیان هەرماوە لەو گوینە چکە ئێران لە قۆناغی لە قۆناغەکانە پیشە سازەکەی گواستەوە بۆ ئەوێ پشتیوان شەرعێتێکی عجیبی نێودەوڵەتیانە بۆ زانی ئەڵمانیا چکە هۆلۆکۆست لەوێ کراوە حتا لەو کەیسانشی لە محکمە نێودەوڵەتەکانە هەبوو ئەڵمانیا دیفاعێک لە ئیسرائیل ئێستا کشاوەتەوە لێ یعنی تەنانەت ئەڵمانیەکانیش گەشتونەتە ئەو باوەڕی ئەم حکوومەتەی ئیسرائیل تەواو کۆنتترۆلی دەستداوە لەناو ئەمریکاشە لاواز یعنی زۆر لەواز بوون لە ڕووی ڕێی عامەوە طبعا لەناو جوولەکەی ئەمە زۆر جار هەمووی وەکو یەک سیرەکەی ئەوە هەڵەیەکی استراتیژیە لە سیناتۆرەوە بۆ ڕۆژنامەوان بۆ خەڵکی ئاسایی بە بەردەوامی ڕەخنەئەگرن لە حکوومەتی ناتەنیاهو ئەگەر لە حکوومەتی ئیسرائیلی شاکێشیان نەبێت ئەڵێن ئەم حکوومەتە ئیسرائیل بەرەو وێران بوونەبات بەرەو کۆتایی ئەبات چونکە هەموو ئەو تایبەتمەندیانەی ئیسرائیل لەوەی وڵاتێکی دیموکراتی و ڕێز لە بنەماکانی مافی مرۆڤ و کۆمەڵە شتەگرێت پێشەیە لەکرێ دۆستی بۆ خۆی نێشتووە لە دنیاە ناتەنیاهو خۆی ئێستا تاوانباری جەنگە بە پێی بڕیاری دادگای تاوانەکانی نێودوڵەتی لەبەرەوە ئەوانیش هاتوونەتە قسەکە
ئەڵێن ناتەنیاهو بۆتە کێشە بۆ داهاتووی ئیسرائیل. باش سپاس دەکەم کاکتمان بێمەخزم بەڕێز سەبارەت بە پێشی زەمینی ئەگەری هەیە ڕوودا باسی فیرقەی هێشتا دوو دەکرێت کە تایبەتە بە دابەزان لە ئاسمان و هێزی مارێن هێزی دەریایی بێ بۆ ناوچەکە بۆ فشارەیەت بوو هیچ شتێک ڕوودەدا پێشبینی کراوە دوێنێ شەو پێرە شەو ئەو لێدانە زۆرەی سەرکوێت لەبەر ئەو ئەگەرەیە کە لە دوورگەی بوو بیان درراوە بۆ شێوازە مکەسەف و چڕ و پڕاوە بەشێکی زۆری کوێ درراوە ئێران لێدا بەڵێ لەبەرەوەی ئەمریکا لەکوێ تا سێ بنکەی زۆر استراتیژی هەیە عەلی سالم عەریفجان بنکەی استراتیژی ناو فڕۆکەخانەی کوێت ئەم سێ بنکەیە زۆر استراتیژیە ئێرانەکان تەوان سنوورێکی زۆر بۆچی مەترسی بۆ سەر خارێک دروست ئەبێ ئەگەر متر قرار بێ مەترسێکی وە دروست بێت لەکوێتەوە خارک لە قوڵای هورمزایە بەڵێ خاڵ خارج لە قوڵی هورمزایە بەڵام زۆر نزیکە لە کوێتەوە ئێرانێکا قەنەعەتیشیان وایە پێیان وا بووە دایت مەجارە معلوماتی هەواڵگەریە بەس دوای دەرەکەوێ حقیقەتەکە چ پێیان وا بووە ئەگە قرار بە هێرشیان بکرێتە سەر لە دوورگەی بووبیانەوە هێرشیانەکە لێەوە غافڵگیر دەکرێن بۆیە دوێنێ زۆر بەچڕوپڕی لە دوورگەی بووبیانیان ناوە ئەوەی کاتۆ لە دەرەوە تام دقەیە ئێرانەکان ئەڵێن لە کۆمەڵێک مینی کەشتی هەیە سەربازی پێگوازرێتەوانێت بۆ مەودای زۆر نامەسەرم بۆ 20 کیلومتر بۆ 10 کیلومتر ئەڵێ لەوانەمە چەندانەیەکمان کردووە بە ئامانج لەبەرەوە ئەمە یەک وەکەوەی کە بڵێ هەیە من تەسەورەکەم هەبێ بەڵام خۆی گرنگ ئەوە نییە تۆ دوورگەیە بگری مەسەڵەن باوا گریمان گیراش تا چەند نەتوانی بەرگری لێ بکەیت دووەم تا چەند نەتوانی لۆجستیکی پێبگەێنی پرسیارە استراتیجیەکانەمانن تا چەند نەتوانی بیپارێزی تا چەند نەتوانی لۆجستیکی خۆتی پێبگەێنی سێمینیان تا چەندێک ئەتوانی بمێنیتەوە قەنەعەتیان پێ نابێ بڵێن ئێرە بگرە ئێران لێرە نەوتەنێرێت دوای ئەتوانی ئاڵوگۆڕی پێ بکەی یان بەرامبەر شتێکیکەیە سازشی پێ بکەی ئەمە بەنسبەت ناتوان بیتەقێنەوە نرخینەوە دوێرانە بڵێت ئەوە بەنسبەت دوورگەی خارکەوە بەڵام بەنسبەتەوەی کاڵێ هێز دێ بە بەردەوامی پڕەشودوان و یەکەی 1200 هەموو ئەمانە ئەمە هەمووی ڕێی تێکی ڕازێ بەڵام من گرتنی ئەم دوورگانە قورسە بەڵام ئەوی ئیماراتەکان زۆر دەمێکە چاوی تەماعیان لەو سێ دوورگە ئێرانیەیە ئەکرێ ئەگەر پلانێکیش هەبێ مەسەلەی گرتنی خارێک بەو شێوەیە ئاسان نییە بەڵام گرتنی ئەو دوورگانە لە بەرەوەی مەودایەکی زۆر هەیە لە بینی بۆم لە دوورگەی ئەبوو موسا بۆ کەناراوەکە بەلایانی کەمەوە 100 کیلومتر مەجای هەیە بەڵام ئەگەر لە ڕووی نەخشەوە تەماشای دوورگەی خارە بکەی ڕاستەوخۆ لکاوە بە بەندەری گەناوە مەوداکەی هەندە زۆر نییە کە تۆ کەتیبەی تۆپخانە و درۆن و ڕۆکێت و مەسەلەی ئەو تەکنۆلۆژیانەی نەبێتوان ئەمە یەکەم دومینیشان لە ڕووی جەنگی سەربازیە لە ڕووی جەنگی زەمینیەوە بێتە ئەوێ ینی تۆزە قورسەمانەوەی ئەم هێزە لە هەر بە درۆن و موشک وێرانێ ناتوانێت بمێنێتەوە ئەمە وەکو هێرشی سەر دوورگەکان ئەگەر شتێکت مابێ وڵی شتێکم مابێت جا تۆ زۆرم پەلە بە پەلایی ناوە جا بەنسبەتەوەی کاکتۆروشیار باسی کە حەزکەم دووسێ سەرنجی کورت هەیە لەسەر ئیسرائیل بیلم کاتی خۆیان لە شەڕی 33 ڕۆژە کە دۆڕان بەرامبەر حیزبوڵاتەوە دۆڕانەکەیان قبول کرد 2006 لە جەنگی 33 ڕۆژە کە دۆڕان ئەو کاتە سەرۆگۆزیران ئیهۆد ئۆڵمێرد کۆمیتەی چیان دروست کرد بەناوی کۆمیتەی دۆزینەوەی حەقیقەت کۆمیتەی دۆزینەوەی حەقیقەت باوەڕەکەی بەدەیان ئەفسەر و سپاسالاری سپاو ئیهۆد ئۆڵمێرتیشیان نا بە محکەمە ئیهۆد ئۆڵمێرتیان خستە زیندانەوە ئوستان مەسەلەی لە ئیسرائیلە ڕەحم بە هیچ کەسێک ناکە ئەوەی کە ئەو سیستەمەی لەناو ئەو هەموو ململانی و جەنگ و سیڕائیل لەناو ئاگری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستۆ هێشتۆتەوانێ ئەو مجموعە فاکتەرە بەهێزە بوو کە کاک دکتۆر باسی کرد کە ئێستا بنیامین نەتانیاهۆ هەمووی لەژێر پێخستووە بە هیچ نوعی نایە لە تحقیق بکرێن نە لەوە نە لە مەسەلەی قەتڵ و عامی غەزا نە لەوەی کە خۆی فەرمانی گرتنی لەلایەن هێرتزۆیەکی سەرۆک کۆمارەوانێ ئەمە هەمووی بۆ ئەم جەنگە بەم هۆکارە بەم چوارچەوەی ئێستا کۆتایی پێبێ ڕەنگە بەنسبەتی بنیامین نەتانیاهۆوە دەرەنجامەکانی ئەم جەنگە زۆر سەخت بێ بۆ ژیانی سیاسی خۆی خۆی و بۆ هەموو بوارەکانی تۆر گەشتێکت ما بێ پێت بێ بەرەوە دەڕۆین جەنگەکە ئاڵۆستر بێ گفتوگۆ بکرێت بە کورتی بێ ئەوزان کاتمان دقەیەک ماوە بەڵێ وڵا دیارە هەموو ئەگەرەکان هەر کات زۆرەکە طبعا ئەمە هەیەکە لە دانوستانەکە ئەمریکان بەتوان لەم هەفتەیە دانوستانەکانی کۆبن و بخەنە سەر مێز و قسەی لێ بکەن بەڵام ئەم تەزەگەی کە ئەکری ینی هەموو لە ئەوەیە کە لەم دەرفەتەی کەماوە زۆرترین بەتای ئیسرائیلەکان هەنێ زۆرترین زەربەی خۆیان بدەن و ئەمریکان ژانوێ کارەکەن کە ئێرانەکان ناچاکن بە مەرجەکانیان
بەڵام ینی بۆ ئێرانیش ئاسان نیە بۆ مەرجانی ئەمریکا ڕازی بێت بۆ ینی هەموو ئەگەرێک کە بۆ شەڕەکەی درێژە کێشە و دووریش نییە ترامپ لە بێتە سەر کەناڵە کۆگرێ سەرکەوتون و کۆتایی بەجێنەکە بێن ئەگەر چێمە بەخواستی بنیامین نێتانیاهو و ئیسرائیل نییە چگە پێی وایە بێن شەڕە درێژە کێشە تاکو و ڕژێمی ئێران یاخود ئێران بە تەواوی لاواز دەکرێت و بۆ دوای ئەمەش هەم ئەمریکا و هەم ئیسرائیلەکان ئومێدیان لەسەر ڕێکەوتنی ئیبراهیمی دروست کردووە کەیانەوە دوێشە بە ئاشکرا ترامپ وتی کە بێ سلمان بێتە ناو زۆر لەشیایی بێتە ناو ئەو ڕێکەوتنامەیەوە چەند جار وعدی داوە ئەمجار ئەبێ بێتە ناو ئەو ڕێکەوتنامەیە کە چ وڵاتیشی ناوچەکەشی تێدایە بۆیە ئەیانەوێت دوای شەڕەکە سعودیە پەرکێش ئەو ڕێکەوتنە بکەن تا ڕادێ بتوان ئاسایشی ئیسرائیل بۆ خۆیان و یاخود دەوری نارەکانن بە هاوپەیانە بۆ خۆیان دەوری نارەکانیان بدەن. مامۆستا شتی کورتت ئەگەر هەبێت ئەڵێن ترامپ تیۆری پیاوەشێتەکە بەکارێن طبعاًەوە ریچارد نیکسن هەیە بڕی خۆی ئەبێ عاقڵ بی اینجا تیۆریەکە بەکاربێنی بڕۆن بە ڤێتنامەکان بڵێن بەخوا ئەم سەرۆکەی ئێمە شێتە ڕەنگە ئەتۆمتان لێ بەبێت بۆی ڕێکەون ئێستا تقریبا ئێمە لەماین کێ لە کێ شێتترە یەکەم دووەم لە سیناریۆ وردەکان خەلاوە سێ سیناریۆ ئەساسی هەیە یا بەردەوامی شەڕ بەم نەوعی ئێستا باشە یان ڕێکەوت ئەگر بەستێک بەبێ ڕێکەوتن ئەمە شتێکە ئێران ڕەتێکاتەوە ئەمریکا و ئیسرائیل ڕەنگە پێی ڕازی بن یان ئەوەیە بە یەکجاری بێ بە ڕێکەوتنێکی سیاسی و کۆتایی بێنێ بەم شەڕە بە یەکجاری ئەوەش لای ئێران و نەرمینوانێکی زۆری وێ کە زۆر قورس لە ئێستاە لە ئێستاە بەهێزترین سیناریۆ ئەم شەڕە تا ئێستا هیچ نەبێت لە ماوەی نزیکا بەردەوامە سپاس دەکەین بەڕێز مامۆستا و شەر و مەرالی و دکتۆر فاروق محەممەد و کاکاتۆ ئەمەد مادومانکردن سوپاسی ئەمەدەبوونتان دەکەین سپاس بۆی بینەرانی بڕێ سوپاس باوکاران خواتان لەگەڵ